بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتانە بێت ئازدان و خۆشەویستان خۆشحاڵ جارێکی دیکە لە بەرنامەی کینوی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکارزان هاتینەوە خزمەتتان دەخوازم کە ئەمڕۆژ بڵگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. سپاس کەیدەنێت. سڵاوی خۆی گەورەتان نەبێ خۆشەویستانم، خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ دانیاری خۆشەویست لە بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵتان دەبم. کۆمەڵێک بەرگە و بابەتی گرنگی تێدان هیوادارم تا کۆتایی بینەرمان بنوە لەگەڵمان بمێننەوە. تەوەری یەکەممان باس لەوە دەکە کە چۆن مامەڵەیەکی دروست بە کڕین و فرۆشتنی زێڕۆ بکەین لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. معلومی جەنابتانە کە ساڵی 2022 پێی قسەی شارەزانی بواری ئابووری ساڵی کڕین و فرۆشتنی زێڕ نییە بۆ پێی کە کۆمەڵێک هۆکاری گرنگ هەن کە وا دەکا کڕین و فرۆشتنی زێڕ لە بۆرسەی جیهانی هەڵبەزین و دابەزینێکی زۆر بەخۆیەوە ببینێت. لەو چوارچێوەیەدا حتا زێڕنگرەکان و شارەزان بە باشی نازان کە وڵاتیان لەو ساڵدا زۆر خوان لە کڕین و فرۆشتنی زێڕ بدەن. بەگشتی ئێمە چۆن مامەڵەیەکی باش بە کڕین و فرۆشتنی زێڕۆ بکەین لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لەسەرم بابەتە ئەمە یەکێک لە تەوەرەکانی ئەمڕۆمان دەوێت بۆ هیوای کە سوود و کەڵکێکی باشی بۆ ئێوە تێدا بێت. وەڵێ کاکەسان هەر لە تۆرێژدا باز لەو دەکەین کە زێڕێکی کوالەتی باش و زێڕێکە غەشمان لێ نەکرد لە نێو بازاڕەکاندا چۆن بناسینەوە چۆن بزانین کە ئەم زێڕە عیارەکەی تەواو و عیارەیەکە ئاماژەی پێکراوە. بەڵازدان و خۆشەویستان لە چەوری دومی بەرنامەکەشماندا باز لە کێشە و گرفتە خێزانەکان دەکەین لە کۆمەلگای کوردیدا بزانین بۆچی لەم ساڵانەی دواییدا کێشەکان ڕووی لە زیادبوون کردو و هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە. وەروها لە دیدێکی یاسایی شەو باز لەو دەکەین کە ئەگەر کێشەیەکی خێزانی ڕوویدا چۆن ئەو کەسانی ناو خێزانەکەدان مامەڵەیەکی یاسایی دەکەن یاخود سکاڵای یاسایی تۆمار دەکەن. بەگشتی باز لەو دەکەین وەروها چارەسەرەکان چین و چی بکرێت بۆی کە کۆمەلگایەکی تەندروست کۆمەلگایەکە خێزانەکان دووربوون لە کێشە و گرفتەکان بێت ئاراوە. لەو تەورێمادا لە هەولێر و میوانێکمان دەبێت لەگەڵ پارێزەرێدا زیاتر گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین. کاک دانیار یەکجاری ئەلحسان بیت تەمام با تەوەری سێمیش بناسێنین. تەوەری سێمیشمان باسی ژیانی زانەی پایابەرز مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەریس دەکا کە باس لە کۆی بەرهەمی و باس لە ژیانی دەکات و باس لە ئەو ساڵانە دەکات کە مامۆستا تیایدا ژیاوە بەرهەمەکانی چی بوون و بەگشتی لە ساڵیادی کۆچی دوای زانەی پایابەرز مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەریس تەبەن ناسراوە لای هەمووتان بەس دەمانەوێ ذکری ئەو یادی ئەو جارێک کە بە بیری ئێوەی خۆشەویست بخەینەوە. بەڵێ کاکەرزان ئەو ڕۆژەی مامۆستا وەفاتی کرد کێشی جەستەی 50 کیلۆ بوو بەڵام بەرهەمەکانی ماشاءڵڵا 51 کیلۆ کتێب و بەرهەمی نووسی بوو و تەمەنی پڕ بوو لە خزمەتکردن بەیانی پیرۆزی ئیسلام و لە دیراساتی ئیسلام و تەفسیرکردنی قورئانی پیرۆز. بەڵازان خۆشەویستان دەست پێک دەچین لە لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەش و هەوا چین پێکەوە بینەری دەبین.
خۆشەویستانم جارێکی دیکە سڵاوتان لێبێت بەر لەوەی کە بچینە ناو بەرگە و بابەتەکانمان دەمانەوێت بچینە لای ڤیتیە کە باس لە بەڕێوەچوونی فیستیڤالێک دەکات بۆ بەرهەمی خۆماڵی کاری دەستی بە یەکەوە بە ئەم ڤیتیە ببینیم زانین چی تێدایە. ئەم فیستیڤالانە پێویستە ساڵانە ئەنجام درێت لە شارەکانە لە نەک لە سمساڵ پێویستە هەموو شارێکان ئەنجام درێت بێ فیستیڤالە وەکو سوودێک بۆ خۆت کە شێوێکی برهاتی دەرەوتەوە کاتێکی خۆش بەسەرەبەی و لە ڕووی مادیشەوە پێویستە بۆ هاوڵاتیان کۆمەڵە کەسی تیا لێرە کارەکە و لە ڕووی مادیەوە سوودی پێگەیان وەسپاڵ بخۆ پێویستە وەکو گوتمانە فیستیڤالەکە ئەنجام درراوە پێویستە داشکان بکرێت لە نرخەکانیەوە و نرخەکانیشی تا ڕادەیەکی باش گونجاوە بۆ هاوڵاتیان بێگومان لەبەری خۆت ئێمە لە وەزێکی دارەیەکی باشانین لە هەرێمی کوردستانە لەم کاتەیە دارایی خەڵک لە ڕووی موچە و لە ڕووی کەسابەتشە بۆ تەواوی لاواز بووە. من بەکاری هونەری بەشدارم بە ئیشی دەستی سترینگ ئارت لە شاری یاری چەمچەواڵ شتێکی زۆر باشە چونکە شاری یاری چەچۆڵ شوێنێکی قازانجنەویستە حەزەکات هەل بڕەقسێنێ بۆ گەنجانی کە بەهرەدارن وەکو کاری هونەری خواردن شیرینی زۆر باشە ئەبێتە هاندانێک بێتە هاندانێک بۆ کەسەکەوای لێکا زیاتر تەرجیع بێت و زیاتر ئیش بکات و ئەبێتە کەسایەتێکی دیاریش لە چەمچەواڵە نرخەکان لە چاو بازاڕەوە کەمترە. ئێمە لە هەڵەبجەوە هاتوین وەشتەکانمان هەمووی کوردەواریە لە هەڵەبجەوە هاتوین لێرەش بەشداریمان کردووە لەم فیستیڤالە جوانەیە ئێمە هەمووی شتی کوردەواریە لە ڕۆن لە توو لە مێوەش و لە برنجی کوردی زۆر شتی کەشمانێ هەمووی کوردەواریە تا ڕادەیەکی زۆر هەوڵمان ناوە بە کەمترین نرخ شتەکان بفرۆشن یعنی ئەوە نییە بڵێن شتەکانمان گران بێت لە چاو باشی شتەکانمان لە چاو ئەوی کە تۆ شتێکی کوردەواری بخۆیت باشترە و سەحیترە لە چاوی شتێک لە دەروی وڵات بێتە ئێرەوە کە تۆ نازانی چۆن دروست کراوە و نرخەکەشی زۆر گونجاوە. بێگومان ئەمە شۆڕشێکی گەورەی ئابووریە لەم شارە چونکە لای هەمومان ئاشکرایە ئەم شارە هیچ بابەتێکی نییە بۆ ڕاکێشانی گەشتیار لەم فیستیڤالەدا لە ڕووی فرۆشیارانەوە فرۆشارەکانمان تەنانەت لە دەرەوەی کوردستانیش بەشداریان کردووە ئامانجی ئەم فیستیڤالە هەلی کارە بوونی هەلی کارە کە ڕەخساندومانە بۆ کۆمەڵێک بە فرۆشیار کە تێیدا بەشداربووی دەرچووی زانکۆی تایە کۆمەڵی گەنجی تایە جێگاکە بۆ ناساندنی بابەتە خۆماڵەکان بێگومان ئەمە زۆر گرنگە لە شاری چەمچەماڵا بکرێت. خۆشەویستانم جارێکی دیکە سڵاوتان لێبێت دەچینە ناو تەوەریەکەممان کە باس لە کڕین و فرۆشتن بە و مامەڵەکردن بە زێرەوە دەکات ئێمە ڕۆژانە پێویستمان بە بازاری زەڕەنگەرەکان دەبێت ئەگەر کەسێک پێوێت زێر بکرێت یاخود بیفرۆشێت
یاخود لەم ساڵدا بێوە زیار بکرێت ئایا دەست بۆ کڕینی زیار ببات یاخود ئەگەر کڕی یا لە حاڵەتی پێویستدا چۆن بزانێت کە ئەمە زێڕێکی باشە بۆی کە فێڵی لێ نەکرێت بەگشتی زۆرەکانی زێڕ چین هەموو بابەتانی کە پەیوەندیان بە بابەتی زێرەوە بە میوانداری بەڕێز ئازاد عومەر تەبێژی زەڕەنگەرەکانی سلێمانی ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵمانە کاگازاد بەخێر بن کاگازاد بالەوە دەست پێ بکەین ئێستا ڕۆژێکی نوێ خەڵک دێ بزانێ ئەمڕۆ نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و لە بۆرسەی جیهانیدا چۆنە بەخێر بێن دووبارە خۆش بیسواسەکەم ئەمڕۆ سیاری عیاری هەژدا 311,000 بەڵێ کڕین فرۆشتنی ئێمە تقریبان 4,000 کەخینە سەری تاکو دەستمان کەوێ ئەو هاڵتونە عیار هەژدەیە بێیاق دەست 21 365,000 5,000 چێتە سەر بێ بە 370,000 لیرەیەک بە 370 دۆلارە بەڵێ کاتە 561,000 زۆر باشە باسی جۆرەکان کرد کاگازاد بەس بەر لەوەی بچینە بەر سەر جۆرەکانی زێر من دەمێ بزانم کە ئەمساڵ زۆر باس لەوە دەکرێت کە نرخی زێر لە چاو ساڵانی ڕابردوو نزمبوونەوەیکی بەرچاوی بەخۆ بینیوە هۆکاری ئەم نزمبوونەوەی چییە؟ ئەمانە گەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی لە سەرەتایە تقریبا 6 مانگ لەمەوبەر بە بۆنەی ئەو شەڕی ئۆکرانیاوە بوو کە نائستیقرار هەبێت لە عالەمە ساڕوخی بتەقی ئاڵتون زیاتر بەرزە بێتەوە ئەمە زیاتر تاسیری کرد و ئیتر کە مفۆزات و ڕێگەوتن و شەڕەکە بەرەو کزیە چێ ئاڵتون دابەزێ بەڵێ واتە ئێستا دۆخەکە باشترە بۆیە ئاڵتون دابەسیوە ئەمە یەکەم دووەمیش کە سعری دۆلار بەرزە بێتەوانی ئاڵتون بە عکسەوە دابەزێتەوە کە دۆلار لە نزمییا بێ ئاڵتون بەرزە بێتەوە مەش جانبیشترە زۆر باشە زۆر باشە کاگازاد ئەگەر باز لەوکەین مامەڵی دروستی خەڵک کە بێ زێر بکرێت چۆن چۆنیە و دەبێت چۆن ئاگاداری ئەو بێت کەەوە زێرە دەکرێت کە دوجار تووشی زیان نەبێت دەزانین لە کۆمەلگای مەدا دوای چەند ساڵێک زێر دەفرۆشێتەوە لە نێو خێزانەکاندا یەک شتەیە لێرەیە ئەم زێڕانەی کە بڵێن بە ناوخۆ و دەرەوە و لە تورکیا و ئێران و ئیماراتەوەیت هەمووی با کوالی کۆنتترۆل ئاەتە ناو سلێمانی و هەولێر و دۆکەوە هیچ مشکلەیەکی نییە و هەمووی حیاری لەسەرە ئەوانەی خۆشمان هەمووی کوالتی و کۆنتترۆلی هەر شارەی خۆی چاودێری ئەو شوێنانەیە کات و ناڵێت ئاڵتونەکە بەیاری نزم بێت ئەمەش دانیشی ترە یعنی خۆمان و هی دەرەوەیە هیچ مشکلی ئەمە کوالیتی کۆنتترۆل کاگازاد بەڵام دەکرێت لە کوردەواری وتەنی ڕێز و احترامێکی زۆر بۆ زێڕنگەرەکان و بۆ جەنابیشێت چەند بێچەقەڵ نابێت لە هەموو پیشێکدا خەڵکێک هەیە کە ڕەنگە نیەتی فیالکردنی هەبێ من بمێ بچمە بازاری زێڕنگەرەکان زێڕم پێ بفرۆشن بۆ نمونە عیار 21 چۆن بزانم کە ئەمە عیار 21ە هەموو ئاڵتونەکان عیاری لەسرە لەسەرەتی ڕەخەمی لەسەر ئەمە کیفایەتە بۆی بکرێتەوە بەڵێ هیچ شتێک نییە بەبێ ئەوەی کە مۆری لەسەر بێت تۆ بیکڕی ئیلا ئەو شتێکی خۆ دەتوێت دروستیکەی لەو شوێنەی کە بڵێن سنعاتچێ بۆ دروستەکە ئەویش هەر مۆری هەیە و ڕێگە پێیراوە یعنی ئەو مۆرە ئەو خۆی مەسوولە لەسەری تۆ کەی بۆ لای من ئاڵتونی دروستەکەی من کە وەسڵم مای تێ من ئیلتیزامەکەم بەوەی کە ئەم ئەیار و جۆری ئاڵتونەی کە من بۆ تۆن دروست کردووە هەموو کاتێک من مەسوولم لەسەری باشە و لەسەر زیێڕەکە نووسراوە ئایار 21 یاخود هەژدا بەم نەسە نووسراوە بەڵێ زۆر باشە کاگازات زۆر جار هەنێک لە زەڕەنگەرەکان کە زێر دەکرین خۆشیان ڕێنموینەوەمان دەکەن بۆ نونەکە زێڕێک دەکرین کۆمەڵێک سوارەتی پێوە نەبێت موری پێوە نەبێت یان کۆمەڵێشتی پێوە نەبێت بووی کە دوجار ئەمیژەر وەکو بە کێشی ئەوەی نەحسابە پێم وابێت زێڕەکە بەڵێ هەموو سنعاتێک شتیکەی تێگەڵاوە کرێت مەسەرەن زەرگۆنە مەسەرەن یاقوتە مەسەڵەن نقێمە ئەو شتانە وەکو جوانکاری بۆی بەکارێت بەڵام هیچ شتێکی حساب نییە ئێستا بۆ نمونە ئەم هێلومێخەکە ئەمە کوردەواریە و سنعاتێکی زۆر زۆر جوانی خۆمانە هیچ ئەمانە هیچ شتێکی حساب نییە هیچی حساب نییە و هەمووی لێ دەرکراوە سافی ئاڵتونەکە کە دروستەکەی هەمووی لەسەری نووسراوەکرێ و پێشەوەی کە ئەم ئاڵتونانە هەمووی کە دروست دەکرێت تاکێشرێت و دوایی وەزنەکەی لەسەر نووسێت مەسەر ئەمە 16 مسقال ئاڵتونە ئیتر خۆ ئەمە کە 16 مسقال ئاڵتونە ئەمانی لێ دەرکراوە هەمووی مەسەن ئەو بەردەیە و یاقوتەیە و
موروانەیە هەمووی دێ دەرکراوە بەس هەنێشتی تر هەیە مەسەن لە شتی زۆر سووکە مەسەن لە حڵقەیەکە لە موسیلەیەەکە چەند زەرگۆنێکی بچوشی پێەوە شتێکی زۆر کەمە لەوانێ بای 5,000 بێ ئەویش لەو شوێنەی کە ئێمەی کڕین هەنێ شوێن هەیە حەقدەسەکەی کەمترە ئەوە بە ئاڵتون حسابە هەنێ شوێن هەیە بۆ تەرکەکە حەقدەسەکەی تۆزێک زیاترە. کاگازات خەڵکێک ڕەنگە پرسیار بکەن کە لە عیارەکانی زێر هەژدە یاخود 21 یاخود 24 کامیان باشترە خەڵک ئەگەر بیکڕێت بەگشتی وا بزانم بۆ بە کولتور لە ئێمە زیاتر 21 لە بازار زیاتر دەڕوات بەڵام ئەمە دەکرێت بکرێ بە قیاس کامیان باشترە بۆی کە لە ناو خێزانەکاندا بمێنێتەوە هەڵبژیری و نشکێ یان بۆچی زیاتر گرنگی دەدرێت بە 21 بەڵێ ئێمە خەڵکی سلێمانی زیاتر لەوانەیە خۆشتان شارەزا بن زۆرترین بەکارهێنانی ئاڵتون عیاری هەژدەیە لەبەرەوەی عیاری هەژدە تۆزێک ڕقترە ماوە بەرگە زیاتر ئەگری عیاری 21 گەشتی قورس نەکەی یعنی بڵین ئەگەر تۆ تاقمێ بازن ئەگەر 14 مسقال 15 مسقال نەبێت تۆ لە 7 مسقالابیکەی بە تاکید ئەو نەرمە و زووتر ئەشێت لەبەرەوە خەڵک زیاتر لە سلێمانی عیاری هەژدە بەکارێنی هەرچەنە ئێستا خەڵک 21 بەکارێنێ ئەویش پەیوەندی بە باری ئابووری خەڵکەوەیە. من ئافۆکاویدانیار من تێکەڵاوێکی بەرچاوە خەڵکی ڕانێم کاگ ئازاد لەوێ زیاتر خەڵک 21 بەکاردێن ئەمە هۆکارەکەی چییە؟ نازان باز لە نسبە دەکرێم نسبێت چێ لە زیاردا؟ ئەزانی چۆنە مڵێ مەسەنە ڕکاڵی عیاری 21 حەبە عیاری 24 سێ حەبە شەوائی بە مەسەرەن مس و زی و ئەو شتان تێکەڵاو کرێت چکە ئاڵتون خۆی نەرمە 24 ناکرێت بە سنحات تێگەی ئەوە مەسەلەکەی هەژدە حەبەی ئاڵتونی سافیە 6 حەبەی زی و مسان بۆ ئەی بکرێت بە سنحات ئەوە مەسەلەکەی. زۆر باشەکە گەزات ئەو زێڕێک کە لە وڵاتانی دیکەەوە هەیە و پێشتر ئاماژەت پێکرد لە تورکیاوە یاخود لە ئێرانەوە ئەمە چۆن بناسرێتەوە چونکە پێم وابێت لە نرخی شالەوانەیە جیاوازیان هەبێت بە ئایارەکەشی 21 بێ زۆرجار ڕنگ و وەرنەقی ئێرانی جیاوازی هەیە لەگەڵ زێڕەکانی دیکەدا ڕاستەکە ئێستا بۆ نمونە ئەمە 21 ئەمە هی تورکیایە ئەم سنعاتە لای خۆمان ناکری ئەو جۆرە هێساجێ لای ئێمە دروست ناکرێت و ئەو معاملانی کە لەوێ هەیە مەدەتەورتر و مەجالی زیاتر لە دیزاین و لە خاڵەکانە بەڵێ ئەو دیزاین و شتە لێرە ناکرێت ئێمە خۆمان شتمانەیە شتی زۆر جوانمانەیە مەسەن حەشڵمانەیە لۆ زنجیرمانەیە حێل و مێخە بکانێ بەڵام ئەم شتانی ئەمان بەم شێوە ناسرێتەوە سێ ئەو تەسمیمەی ئەمان کە چۆنە مەسەن ئەو بۆ ئێمە دروست ناکرێت بەڕاستی ئیتر ئاڵتونیش تا مەسەن هی ئێران لە باتی ئەوەی کە مسی تێکەن ئەوان زیوی یەکەن تۆزێ سپی باوە سپارتی پێڵێن ئێمە لە ئیزڕەنگەلیە ئەوە بۆ شێوەیە ناسی لە نرخ جیاوازیانە بێت لێرە لە نرخ هیچ جیاوازێکی نیە و هەموو عیاری هەژدە عیاری هەژدەیە 21 ئەی کامیان باشترە؟ هەتاکو قورس بێ باشترە 21 باشترە. مەبەستم لە سنعاتەکە باز لەوە دەکرێت کە عراقی زۆر مەرغوب نیە لە بازاردا یعنی ئێستا هەمان ڕەنگە نرخیش بێ من بەیانی بچم بیکڕم گەنجێک بەنیازێ بیکرێ زەواز دەکات دوایی لە کاتی فرۆشتنەوەدا پێی دەڵێن کاکە مە عراقیە وەکو بازاری احترامەن معرەزەکانی شەکە تۆزێک سوک دەکەن بۆی کە هاوڵاتیان نەکەونە ئەو هەڵەیەوە کامیان بکڕن سەرەتا بەرچاوڕم بن عراقیەکە یاخود تورکیەکە یاخود خەلیجەکە وەڵایی عێراقیەکە ئەو پاش 2023 لەبەرەوەی حکوومەت خۆی مۆری ئاڵتون ناکە خەڵک خۆی کە مەسەن زەڕەنگەر خۆیەکە لەوێژ ئەو کوادی کنترۆڵە بەم شێوەی ئێمە لای ئێمە نییە ئێمە تۆزێت تۆکمەتر و جوانتر و باشترە خەڵک بۆ بە زەمیلتریشە لەوان بەڵێ عیاری هەژدەی یا 21 عێراقی عیارەکەی کەمترە لەبەرەوە خەڵک ئاڵتونی مەسن هەتای خۆمان وەستا بەڕێی من کابراایەکە تاکو حێلومەکەی هیچ کوردەواری وەستا بێت چەندین جوانە خلیجەکە بەقەدەر ئەمە بەرگە ناگری و جوان و ڕێک و پێک نییە هەتاکو دوایەوەی تر شتەکانی تریت 21 و هی تووچی و هی خلیجی و ئەمانە هەمووی معقولە و ئێرانی بەس هەژدەی هەیە. ئەفۆم کە کاکدانیار باز لەوە دەکرێت کە تورکیەکە لە بازاردا لە هەمووی مەرغوبترە ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ
ڕاستە ئەماسڵی هەیە هۆکارەکەی تەنها دیزینەکان و ئەو قاڵبانەیە کە لەوێ هەیە لە عێراق وە لە خەلیج نییە بەڵێ یاخود نسبەکەشی نسبەی زێر تایدا زیاترە نیسبەکەی هەر عینە نیسبەیە 21 بەڵام ئەوان دیزینیان جوانترە شتیان زۆرترە معمەلیان زۆرترە یەکێکە لە گەورەترین بازارەکانی ئاڵتون لەم ناوچەی خۆمانە دوای ئەوان سعودیە دوای ئەوەش ئیتر دووەلی خلیجێت بە ئەتیادی زۆر باش زۆر باشە ئازاد ڕێنمووی چییە بۆ ئەو گەنجانی پرۆسی یاسەگی دەکەن و دێنە سەر و قۆناغی کە زێر بکردن ڕێوشوێنەکان چین ڕێنمایەکان چین کە دەبێت ئاگاداری بن زۆر جار لە نێو خێزانەکانە باز لەوە دەکرێت کە کاتێ زێڕێکری پارچی قورس بیانی پارچی جۆرا و جۆری زۆر نەبێت ئەمە ئایا جیاوازی هەیە لە فرۆشتنەوەیە دوجار نەخێر هەموو پارچەکان وردیش بن و گەورێش بن هەر عینەن سعرەکاتەوە چکە ئێمە حەقدەسەکەی لێ ئەڕات و تەنیا سافەکەی ئەمێنێتەوە حسابی ئاڵتونەکە ژناوەکو پارچە وەگەر بۆ بەکارهێنان بێت هەتا قورس بێ باشترەوە تاکو مەسەڵەن شتەکە تۆکمە بێ ئەوە بەرگە زیاترەگرێ بەڵام وەکو پارچەی بچووک و گەورە یەک سعرەکاتەوە و حسابەکە بە حسابی مسقاڵە زۆر باشە کاک ئازاد کاک دەنێر بەجازی ئەمزانی پرسیارت هەیە ئافرەتێک پارێکی لەبەردەستە حەز ناکە پارەی کاش بێ حەز دەکا بیکا بە زێر لەمڕۆدا بازاڕی زێر لە بۆرسەی جیهانیدا ئیستیخرارە لەم ساڵدا ساڵی 2022 هاوڵاتیان زێر بکڕن یاخود نەیکڕن هەڵیگرن بۆ ساڵی ئایندا چونکە باز لەوە دەکرێت ئەم شتانێکە پێشتر جەنابەت ئاماژەت پێکرد بۆرسەی زیانی هەڵاوسان لە بانکی ناوەندی ئەمریکا هەموو ئەمانە پەیوەندی بەسە بە بەرزی و نزمی ڕێژەی زێڕەوە هەیە ینی نرخی زێڕەوە هەیە هاوڵاتیان ئەم ساڵ بیکڕن ساڵی داات و زەرری لێ ناکەن یاخود نەخێردان بە خۆیاندا بگرن بە پێزمووی جەنابەت تقریبان ساڵ نییەک لەمە پێشڵتون زۆر زۆر بەرز بووە خەڵک زۆربەی ئاڵتونەکەی فرۆشتووە چلی لەبێ چ ئەو شتانەی کە مەسەن زنجیر و هەموو بازن و هەموو شتەکان دوای ئەوە ئێستا بەڕاستی ئێستا کاتێکی باشە بۆ کڕینەوەی ئاڵتون چکە زۆر دابەزیوە تقریبان لە 1 کیلۆ ئاڵتونە تقریبا 75 وەرەقە دابەزیوە 1500 دلار زۆر زۆرەوە بۆ تاسیری لەسەر سعری 20 و لیرە و هەموو شێوەکان ئێستا ئەم 2022 بەرزنزمی زۆر هەیە ئێستا زۆر کاتێکی ماقولە و زۆر دابەزیوە کاگازات هیچ پێشبینیە گەیە بۆ بەرزبوونەوە و نزمبوونەوەی ئاڵتون هەموو کاتێک عەرز و تەڵەب دەورە بینێت کاتێک کە تۆ شتێک داواکەی خەڵک زۆر داوایەکات سعری بەرزە بێتەوە بەڵێ زۆر تاسیریە واتە ئەم ساڵ هاوڵاتیان بیکڕن بەڕای تۆ باز لەوە دەکرێت ئەگەر قەیرانەکان قوڵتر ببنەوە قەیرانە ئەمنیەکان ڕەنگە جارێکی دیکە زیاتریش دابەزێت ئەم قسەی کە جەناب دەیکەی لەبەرەوەی کە زموزۆڵ بکەوێتە ناو بازاڕی زیێڕەوە بەس قەیرانەکان بەبەست چیە هەتاکو قەیران هەبێ ئاڵتون بەرزە بێتەوە هەتا قەیران هەبێ ئاڵتون بەرزە نایسیقلار هەبێ ئاڵتون بەرزە بێتەوە عەلاقەیەکی عەکسیە بۆ وایانی بۆ تۆ کاتێکە دۆلار دابەزێ کاتێکە شەڕێکە بێت هەموو وڵاتەکان پەنابەنە بەر ئاڵتون چکە ئاڵتون بەڕاستی کەمترین زەرەکە لە چاو هەموو شتەکە لە چاو بۆرسەیە لە چاو هەرچی موادەیە ئاڵتون باشترین مانەوەی هەیە و پارەی زیاتر کاگەزا زۆر جار ئێوارەیەک تەلەفۆن بۆ کەسێکی زێڕنکرد دەکەین دەڵێن کاکە بەیانی زەر نرخی چۆنە دەڵێن نازانین تا بەیانی نییە سەیری بۆرسە دەکەن ئەمە چۆن دیان نرخی زێر لە بۆرسە دیاری دەکرێت ئەوە سعریشی حەلەمی و شاشەیە و سعرەکە مەبەستم هۆکارەکانی پشت ئەم سارانە ئاڵقامەکانی سەر شاشەکاننا وەڵی ئاڵتون سعرەکەی عالەمی ینی بەرزنزم بەسیترین شت تەسیری تێکات دای بەزێن و بەسیترین شت بەرزێکاتەوە لەبەرەوە تەحدید ناکری ینی ئەمانی نییە هەڵەکەی بۆکەی متابعی ئەوەکەن واللهی چۆن ینی بەبەسنی کە بۆ نەچنە سەر کارەکانتان چۆن متابعی دەکەن تاوەکو ئێوارەیە یاخود شەوی ژەرە بێ متابعی ئەوە ئێمە هاچ کاتێک ئاڵتون نەکڕین یا ئەفرۆشینە بێ سەیری بۆرسەکەی بزانین سعری چەنە لەگەڵ ئەوەی ناوخۆیە زەربی دۆلارەکەیەکەین و ئەزانین سعری گرامێکی چەنە یا مسقاڵێکی چەند زۆر جار ئەمە ئەبێتە زیان بۆتان بۆ منە سێرەکەی تۆ بە گران کڕیتە دابەزیەوەمەش زۆر جار لەوان تووشی زیان ببنیان دوکاندارەکان ئەمە ژەر بوونی هەیە بەڵێ ئێمە ژار وەکو خەڵک جاری وایە ئاڵتونمان هەیە جاری وایە ئاڵتون ئافرۆشین بە خەڵک بێتەوە بە دۆلار جاری وایە بەرزە بێتەوە ئەرە وەڵا زەری شەکات و قازانی شەکات و ئەگەر وانێ بێت باش کاگازات بە بینەوە ناو دوکانی زێڕەنگەکان بەڵێ مستیلەیەکمان پێەیە نەخێمێکی تێدا زۆر جار ئەمە لە کاتی کڕیندا حسابێکی ئەو تۆی بۆ ناکرێت بەڵام لە کاتی فرۆشتنەوەدا
ئەم کێشە هەرچەند سەرەتا ئاماژەی کەمت پێ کرد بەڵام ئەمە بەڕاستی یەکێکە لە کێشەکان زۆر جار هاوڵاتی دردۆنگ دەبێت نازانێت ئەم کێشەکەی چەندە بۆی کە سارەکەی بزانێت سەیدەکەی زیێڕەنگەرەکە نرخێکی زۆری داشکاندووە یاخود حتا زۆر جار چڵکی ناو زیارەکانیش حسابی بۆ دەکرێت ئەمە هیچ تەسیر دەکاتە سەر حەجمی زیارەکە کێشی زیارەکە بەو شێوەیە زیێڕەنگەرەکانی وردەبنەوە بەڵێ هەموو شتێک تۆی بۆ لای من موسیلێکە کڕی ئەگەر من ئەو پیرۆزەیە کە مەسەن موسیلێکی پیاوانی کڕیوە ئەو پیرۆزەیە بێتەرێکری تۆ وەسڵەکەیراوەتێ ئەو پیرۆزەی لێتەرێکراوە کاتێک کە تۆی هێنی تۆ وەسڵەکە نەماوە بەڵام پێوەیەتی ئەم نەقیمە ئەم پیرۆزەیە دەزانن کە کێشەکەی ئێمە خۆمان بە مروری زەمان نەزانین وەزن وەزنی ئەو بەردەچێنێ ئەوە چییە یەکێکیش بێ زۆر تاکید بێ ئەڵی کاکە من ئەو پیرۆزەی دەرێنم بۆی بە سافی ئاڵتونەکە و پێ بڵێم بەونێ ئەو نەدەرەچێت ینی هەر بە ئەزمونە یاخود وڵای ئەزمون زۆر تەزیریە و زۆر خەڵکەیە ئێستا زەلام هەیە سەیرێکە ئەڵێ ئەو نەگرامە ئەو نەگرام کاگازات لە بازارەکاندا احترامەن بێویژدانی ناکرێت لەم بابەتەدا خەڵکێک نییە کە ئەمە بخۆزێتەوە بۆی کە نرخێکی زیاتر بخاتە سەر پارچە زێڕەکان هێشتی وا هەبووە بەگشتی خەڵکی لای ئێمە زۆر بێویژدانترێت لە زۆر شوێنی تر من ئاڵتونی شوێنی کەیت مەسەن هینی سامەڕێ دیایی دیالێ دیایی بەغایەت زۆرترین لە پەیجەکانی خۆیان و لە سۆشال میدیا سەرێکی زۆر کەمیان و تۆ کڕینەکەی زۆر زیاد بووە قیاسەن بەوانە لای خۆمان بەویژدانترین و ماقوڵترین سپاس بەخوا جێگەی دڵخۆشیە بەڵام کاک دانیاری بە هەر لەو چوارچێوەدا و پرسیارشمان لە بیر نەچێ هاوڵاتی خۆمان تا چەند دڵنیا بێ لەو حاڵەتانە دە لە کاتی کڕینی زێرداکە خۆی ینی معلوماتێکی لابێ بۆی کە نەکەوێتە هەڵەوە لە ئەم نقێم و ئەم بابەتانەدا هیتر خۆی ئەم نقێمە بۆ ئەزمونە دەتوانانی بێمەی بڵێ ئێمەش بتوانین تهدیدی بکەین بۆی کە دڵنیا بین تۆ کاتێکا چی بۆ لای زەڕەنگەر ئەم نقێمە بۆ جوانکاریە ئەو بەبێ ئەو نقێمە جوان ئێستا مەسەرەن بۆ نمونە بەبێ ئەم موروانە جوان نییە ئەمە شتە بەڵام کاتێککە تۆ چی بۆ لای زەڕەنگەر پرسیاری لەکەی ئەڵێ ئەمانە تەرکە یا تەرگ نییە خۆی کە وەصل بۆ کات دێ نووسێت تەرکە یا تەرگ نییە زۆرترین ئەو شتانەی کە زۆر وردن مەسن شتێکی کەمە بای 3000 و 4000 و 5000ەوە حساب ناکرێ بەڕاستی بەڵام لە شتی زیاتر چوو بۆ 10000 و 15000 بەڵێ لێ دەرەکرێ زۆر باشەکە گازات زۆر جار شتێکی دیکە هەیە کە ئەمە بوونی هەیە لە نێو بازارەکاندا بوونە زێڕێکە دێتە لای ئێوە چۆن دەزان کە ئەم زێڕە خاوەنی هەیە یان ئەم زێڕە نەدزراوە کاتێککە ئەیکڕن ئێمە یەکەم شت کەیچێ بۆ لامان زۆربەی مەسنن ناسیاواگەریشە بێ ناسیاو نەبێت وەصلی پێ نەبێت کابراکە وەصلیشی ون کردبێیان ئەگەر وەصلی ون کرد بێت کابرا دیارە مەسن جەسە جەنابەیە تەمەنێکی هەیە فەرقی هەیە یەکێکی گەنجێت موسیلەیەکی ئاڵقێکی بێ ئێمە قەت نایکرین لەوانەیە مناڵە دزی بێتی لەوانەیە لە شوێنێک ئاڵی گرت بێتوانێ تووشی مشکلە بیچەنها خەڵکەی بە بۆنەی پارچەیە گاڵتونەوە زۆر زەرری کردو ئاڵتونەکەشی لێ سەرن ئەم سەرۆسەری محکەمەشی زۆر پێەکەن لەبەرەوە شتێک وەصلی نەبێ و زۆر تاچی نەبی ئێمە بە حیاتی نایکڕینەوە زۆر باشە زۆر جار لە کاتی کڕینی زێردا گرفتی خێزانی دروستە بێ ئەمە بوونی هەبووە ینی بینیوتانە بۆ ڕێک نەکەوتنی خێزانێک دوو هاوسە لە کاتی کڕینی زێردا و پێ دوایە زیاتر چییە پێشووتر دانەنیشتون لەسەر و بابەتە هۆکار بۆ چیە گەڕێتەوە وڵای خۆی ئەمە وەسیلەیەکە بۆ گەشتنی ئەو دوو ئینسانە مەسەن ژنوبیاوە ئەگەر تەفاهم هەبێت و ڕێکەوتی نەبێت لەسەر مسقاڵی ئاڵتونەکەەوە ئەوش باری دارایەکە زۆر ینی دیاریەکات تۆ لێ یەکێکە پارێکی زۆری هەبێ هەڵبەتە ئاڵتونێکی زۆرترەکە بەڵام قەناعەت و ئەو شتانە زۆر دەورێ بینێت ینی تۆ کە ئیتیفاقی کرد مەسەنەوتی 15 مسقاڵ ئاڵتون بۆ دەکەم ئیتر بێت تۆ ئیلتیزام کەی 15 مسقاڵی بۆ بکەی نۆکو 15 مسقاڵ ئاڵتونی وعد پێ بێت و تۆچی 10 مسقاڵی بۆ بکەی طبعاً کێشار ڕۆیالەوە طبعاً ئێوە حەز دەکەن زۆرترین زیاد ئێمە حەزەکەین 50 مسقاڵ ئاڵتون لەشان ساوێت کاگازات شتێکی دیکە هەیە ویش باس لەوە دەکرێت کە ئێستا زێر وەکو جلوبەرگی لێ هاتووە ئەوانەی کە خوا پێداون بەڕاستی ڕۆژانە دیزاینەکان دەگۆڕن سیر دەکەن ئەمە ئاخیر مۆدێلی هەیە
ڕەنگە ئافرەتێک حەز نەکە مۆدلی 6 مانگ پێشێستا بە خۆیەوە بکات ئەمە تا چەند وایە ینی زێڕوای لێ هاتوو وەکو مۆدل ڕۆژانە دیزاینەکان هاوڵاتیان بزان کامە هی ئەمڕۆیە کامە هی 2 ساڵ بەر لە ئێستاە بەڵێ ئێستا ئەم ڤێرساجانە تازەترین زۆرێتی گەڵێ خەڵک هەمووی چاو لێکەریە مەسەرەن لە جلاوایە لە سیارەوایە لە زۆر شتی ماڵاوایە ئاڵتونی شەر شتێکی کەمالیە و شتێکە بۆ زیینە و بۆ جوانکاری بەگارێ بەڵێ ئەویش تەسیریە و هەموو خەڵک ئێستا شتی جوان و شتێکی کە خەڵک زیاترێکە ئەوانی زیاتر چۆن بزانین کە ئەمە مۆدلی ئەمڕۆیە یاخود ئەم ساڵە یاخودەوە مۆدلی پارە کۆرە کاگازە دێمە من لەوەی دوسێ جاراوە لە نزیکەوە زیێڕم بینی بێ کە زەوازم کردو و ئێستاش من چۆن بزانم ئەمە دیزانی ئەم ساڵە ینی خەڵکێک کەنێک ڕێبێ گەنجێک تازە دوای 10 ساڵ ئیشکردن دەچێت زیار دەکرێت بۆ نمونە بۆ زەواز توزانێ ئەمە دیزانی تەبان سەرەکان جیاوازیان هەیە ئەمە چۆن ژای بکاتەوە بۆی لەکردین و فرۆشتندا دوایی کە فرۆشتیەوە دەڵێن کاکە و دیزاینەکەی مۆدلەکەی زۆر کازەڵانی بە پێی ناوچەکانیش مۆدلەکانیش بگۆڕێ ناوچەکانیشە گۆڕێ و ڕۆژ بە ڕۆژیش دیزایانی تازە و شتی جوانێت یعنی خەڵکی ئێمە حەزی لە جوانکاری و حەزی لە شتی تازەیە ینی ئەم شتانە ڕۆژ بە ڕۆژ لە زەڕەنگەرەکان هەیە هەفتانە ئێمە جوولەچیمانەیە هەفتانە ئاڵتونی بۆیە ئێمەش دەیێنین لێ وەرەگرین و ئەی فرۆشین ئیتر ئەوش کە مەسەنە شتەکان زیاتر شتی تورکی شتی ئیماراتی بەڵام شتە کوردەوارەکان بەدەر نییە لەوەی کە خەڵکێکی زۆر ئەیکڕێ خەڵکێکی زۆر ئیتیمامی پێیا و شتێکی زۆر جوان و کوردەواری خۆمانە زۆر بەشەکە کەسە دەگەربینە سەر لیرە جۆرەکانی چۆن نیو لیرە هەیە پێما بە لیرە هەیە و ئایاری لیرە چەندێکە و زۆر جا پێمان دەوترێت بووی کە زەرەر نەکەین لیرە بکڕین ئەمە چۆن چۆنیە لیرە ئێمە لە سلێمانی لیرە علی 22 هەیە بە عکسی کەرکووکەوە 21ەکە هەولێر 21ەکە دووەک 21ەکە تەنیا سلێمانی ئەو ئایاری 22 هەیە ئەم لیرەیە هی دووەیە نرخیشیان فەرقەکە بەڵێ نرخیشی فەرقی هەیە ئەمە ئایاری 22 بە 370 دلار گەر هاوکاران بێنە پێشەوە بابی بینن هاوڵاتیان خۆشەویستان ئای دەست خۆش ئەمە نیولیرە نیەوە ئەوەیەک لیرەی کاملە لیرەیەک 7 گرام و 200 سانتە عاری 22 370 دلارە نرخی ئەو ئەگۆڕێ بەڵێ نرخی ئەوش لەگەڵ ئاڵتونەکە عینەن بەرز و نزمەکە ینی لیرەکە بەرزترە بەڵێ عاری 22 لە 21ش بەرز بۆچی پێمانەوترێ زۆر جار کە لیرە بکرین بۆی زەرەر نەکەین ئەمە بوونی هێشتی لەو جۆرە بەڵێ لیرە حەقدەستی کەمی هەیە لیرە یەک لیرە لەگەڵ فرۆشتنەوەیە 5 دلار زەرەرەکە ئێستا تۆ من بدەمێ بە 370 دلار بە 373 دلار لە تۆ وەرێگرمەوە 5 دلار زەرەرەکە 5 دلارەکە هی گومرگ و قازانجی ئەو سەلامەیە لەگەڵ هێنان و ئەو شتانەیە ڕاستە خۆ 5 دلار یاخو لەگەڵ دابەزین ئەوش لەگەڵ دابەزی نادابەزێتەوە لەگەڵ بەرزبوونەوە لەوانەیە تۆ بی بەزیاتر لەگەڵ سیاری تر لەگەڵ خەشن ئەمە حەقدەستی نییە کەمترە حەقدەستەکە تەنها 5000 ینی کەسێک 5 دلارە 5 دلار بەڵێ ینی کەسێک ئەگەر 5 لیرە بکڕێت جیاوازەکەی بەڵێ ئەگەر لەو جیاوازەکەی لەو کاتەیە 25 دلارە لەوانەیە ئاڵتون بەرز بێتەوە بیا بە پارێکی زۆرتر ئەوەیە مەسەلەکە واتە خەڵک لیرەکە بکڕێ باشیان مەسەلە هەڵگرتنەکەی ناشکێ لیرەکە ئەگەر بتۆ بە پارەیەکە بێ بتێ ئەو پارەیە بیکەی بە ئاڵتون و داینەی ینی بەکارینێنی لیرە باشترین شتە بەڵام ئەمەش ناکاتەوەی هەموو کەسێکیش ئەو قەناعەتەی هەبێت کە بەس دیرە بکرێت مەسەڵەن خەڵک بۆ بەکارهێنانێتی شەر نییە بۆ هەڵگرتنی ئەوە مەسەلە زۆر باشە باوەکەی دانێت بەڵافم کە بار لەسەرەوە بمێنمەوە دەبێت ئەسڵ وەساسەکەی بزانم و بینێرانیش بیزانن زۆر جار باس لەوە دەکرێت کە هەر کاکدانیاری شاماژێ بکرد کە لیرەکە باشتر ینی ئەو باشە لە چیوە هاتووە خۆیش کە زێر دەشکە ئەویش هەردەشکێ لەوە تێناگەم و هاوڵاتیان تێناگەن کە تەنها مەسەلە هەڵگرتنەکەیەتی دەبێت زیاتر لەسەرەوە قسەمان بۆ هەڵگرتنەکەی ئاسانە یەکەم دووەم هیچی لێ نایە تۆ لیرەیەکە و دایانی بەڵام بیکەی بە سنعاتێک وەکو بەکارینێنی هەڵگرتنەکەی قورسترە اینجا زائیدەنەوە تۆ ئەو پارچەیە کە ئیکڕی لە لیرەیەکە حەقدەستی کەمترەوە و لە زنجیر و مەدانەیە بەڵێ ئەمە زۆر باشە دەرفەتمانە ماوە کاگازات ئۆمەر و تەبێژی زەڕەنگەرانی سلێمای زواز بۆ دەرفەتە و زۆر بەخێر بەخێر بێن ئەرکتان کێشە بەخێر بێن سپاس بەڵازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێنەوە لاتان.
دووبارە سڵاتان لێبێدا زان و خۆشەویستان لە چەوری دومی بەرنامەکەماندا لە خزمەت ئێوەی ئازیز دەبین باس لە هۆکارەکانی کێشە خێزانیەکان دەکەین. بزانین هۆکار چیەکە کێشە خێزانەکان بەردەوام لە هەڵکشاندایە و چی بکرێت کە کێشە خێزانەکان ڕوو لە کەمبوونەوە بکات. وەروها باز لەو دەکەین لە کاتی سکاڵاکردندا چۆن مامەڵەیەکی یاسایی لەسەر کێشە و گرفتەکانمان بکەین بۆ چارەسەری کێشە و گرفتەکانمان چۆنی دەکرێت. گفتوگۆ دەکەین لەوبار لەگەڵ میوانەکەمان بەڕێز زانا کازم شێخ بزێنی پارێزەر کە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک زاناگیان سڵاوی خوا لێبێت، سوپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاوی خوای گەورە لێوە لە بینەگاتان زۆر سپاس. زۆر سپاس. کاک زانا ئەگەر لەوە دەست پێ بکەین خێزان چییە؟ خێزانێکی دروست چۆن دروست دەبرێت و چۆن مامەڵە بکەین کە کێشە خێزانەکانمان ڕوو لە کەمبوونەوە بکات. بەناوی خوای گەورە سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر بێت و ئەم باز لە خێزان بکەین، خێزان ئەو منزومەیەکەوە کۆمەڵگا پێک هێنێت. ئەوە پێناسەی خێزان ئەگەر بکەین بریتێلەوەی کەوە دوو کەس بە شێوازێکی شەرعی و یاساییکەوە ئێرتیباتیان هەیە و بە شێوازێکی بەردەوام. کاتێکەوە وشەی بەردەوام دێت، ئەم بەردەوامیە بمانای ئەوەیەکەوە وەجهێکی شەرعی و قانونی وەرەگ دێت. و هەر کاتێکەوە ئەم بەردەوامیە نەما ئیتر ئەبێتە هۆی ئەوەیکەوە تەفەکوک و هەڵەشاندنەوە. بڵێ زانا هۆکارەکان چین لە ئێستادا دەزانین چەند ساڵەکە کێشە خێزانەکان ڕووی لە زیادبوون کردووە، کێشەی هاوسەری، کێشەی نێوان دوو هاوسەر یاخود کێشەی ئەندامەکانی خێزانەکان. ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە لە کۆمەلگای کوردیدا بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر ئەم کێشانە ڕووی لە زیادبوون کردووە؟ بڵێ ئەگەر بێت و باز لە هۆکارەکانی جیابوونەوە بکەین لە ئێستاە هۆکارەکانی جیابوونەوە زۆر زۆرن، ناتوانێت بە بەرنمەیەک و بە دوو بەرنامەوە قسەی لەسەر بکرێ. بەڵام ئەوەی کەوا شایعە، ئەوەی کەوا دیارە لە کۆمەلگایەوە هەروەها لە دادگاکانیشکەوە بە هەمان شێوە کاری لەسەرەکرێ، چەند هۆکارێک هەیەکەوە بەربڵاوە. یەک لەوانە بریتێ لە سۆشیال میدیا. سۆشیال میدیا بە شێوازێکی گشتی ئاوێرەکانی پەیوەندیکردنکەوە لە ئێستای هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەیکەوە خێزانەکان لێگەڵۆشێتەوە لەبەرەوەی لە دوای 2023ەوە کەەوە ئەو شەپۆلی سۆشیال میدیایە بە شێوەیەکی بەربڵاو هاتە ناو خێزانی کوردیەوە و خێزانی کوردی بە شێوازێک ئامادە نەبوو بۆیکەوە ئیستیعابی ئەو بابەتە بکات، بۆیە لێکەوتەی خراپی لێکەوتەوە. بۆیە لە ئەنجامدا بینین خیانەتی هاوسەرگیریکەوە هۆکارێکی سەرچیە کە ئەمش لە زمنی بابەتەکانی سۆشیال میدیایە بۆتە هۆی کەوە ئەتوانین بڵێ پلەیەکی وەرگرتو لە دادگاکانە بۆ هۆکاری جیابنەوە. خاڵێکی تر بریتێ لەوەی کەوە مادەی هۆشبەر لە ئێستاە ڕقمێکی وەرگرتووە کەوا بەداخەوە بەو شێوازە بەربڵاوی کەوا لە دادگاکان ئێستا هەیە جیابنەوە بە هۆکاری مادەی هۆشبەر، ئەمەش لێکەوتەی خراپی هەبێت لەبەرەوەی تاک کاتێکەوە خۆ ئەداتە مادەی هۆشبەر ئەبێتە هۆی ئەوەیکەوە لایەنی خێزانی فرامۆشەکە لەم کاتەیە ئەبێتە ئەوەیەکەوە جیابنەوە ڕۆدا و خێزانەکان هەڵەوەشێتەوە. خاڵێکی تر ئەوەیە بریتێ لە جیاوازی زۆری تەمەن لە نێوان تاکەکانە. بۆ نمونە ئەگەر هاتوو ئەو ژن و مێردە کە تەمەنێکی گونجاو نەبوو لە نێوانیاندا، بۆ نمونە ئافرەتەکە لە تەمەنێکا بێوە پیاوەکە 20 ساڵێک جیاوازی هەبێت لە نێوانیانە، ئەما بێتە هۆی ئەوەیکەوە دوجار بەهۆی ئەوەی کە پیاوەکە ناتوانێت وەکو پێویست حەزی ئافرەتەکە دابین بکات یاخو پێداویستەکانی دابین بکات، بۆیە ناچار ئەبێتە هۆکاری جیابوونەوە. خاڵێکی تر بریتێ لەوەیکەوە نەبوونی هۆشیاری هاوسەرگیری لە نێوان تاکەکاندا. بەداخەوە ینی گەنج ئەکەوێتە تەمەنێک دایک و باوک پێوە لە بڕۆ ژن بێنە، کەس بە هەمان شێوە وەکو پێویست ئامادە نەکراوە، دایک و باوک وەکو پێویست ئەو مناڵەیان پەروەردە نەکردو بۆیکەوە بنەماکانی هاوسەرگیری بزانێت. ئێمە دواتر دێنە سەرەوەیکەوە بنەماکانی هاوسەرگیری چییە، چۆن ئەتوانین بنەماکانی هاوسەر لەسەر ئەو بنەمایانە خێزانێکی تەندروست، خێزانێکەوە دوور لە کێشە بنیاد بنین. هۆکارێکی تر بریتێ لەوەیکەوە نەبوونی ئامادەسازی بۆ هەڵگرتنی بەرپرسیارەتی. بەداخەوە ئامادەسازی هەم لەلایەنی مادی و هەم لەلایەنی معنەوی،
چکە گەنجێکە بینین کە خوێندنی تاوا کردو دوای 18 ساڵ هیچ سەرچاوەیەکی بژێوی نییە سەرچاوێکی داهاتی نییە کاتێکەوە پێ وترێ ژن بێنە کە ئەچێتە ناو پرۆسیا و سەرگیریەوە ئەبینێ ئەو کەسە هەموو ئەتیمادێکی لەسەر خانەوادەکەیەتی کاتێکەوە خانەوادەکەی و ئەتیمادەی بڕی لایەنی دارێکی بڕی ئەو کەسە تووشی کێشا بێت تووشی ئەوەیە کە ناتوانێت پێداویستەکانی دابین و هەم لە ڕووی معنەویشەوە وەکو پێویست ناتوانێت حەز و پێداویستی ئافرەتەکەی خێزانەکەی پڕکاتەوە بەڵێ زۆر باشە کاکزانە لەلایەن منیشەوە سڵاو دەبێت منیش کارزانم خاڵی دووەم سەرنجی ڕاکێشان بەڕاستی مادەی هۆشبەرێکی کە لە هۆکارەکانی جیابوونەوەی خێزان سپاس دەکەم بەجددی ئەمە حاڵەتە یاخود بۆ بە دیاردا ئەمە جێگەی سەرنجە لە خاڵی دووەم بەڕێستانداتان ناوە حاڵەتەکەی زۆرە لە هەرێمی کوردستان بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر و خێزان هەڵوەشابێتەوە بێگومان توان بڵێم لە حاڵەتەوە دەرچووە بۆتە دیاردێکی بربڵاو مادەی هۆشبەر وەکو خیانەتی زەوجی بە هەمان شێوە چەندینی خێزانی ئێمە ڕۆژانە لە دادگاکان ئایبینین کەوا بەهۆی مادەی هۆشبەرەوە جیابوونەوە ڕوویداوە من یەک حاڵەتێکەوە لە هاوپشەیەکی بەڕێزمەوەکەوە باسی کرد کوڕێک بەهۆی مادەی هۆشبەرەوە 2 ساڵ حکم درا باشە ئەمە لە فترەی دەستگیرانداریا بوون یانی هێشتا نەیگواستبەوە کچەکە هەر چاوەڕێ بوو 2 ساڵ چووە زیندان دوای ئەوە کە بەر بوو بە هەمان شێوە 2 ساڵی کە گیرایە بەهۆی مادەی هۆشبەر ئەمە 4 ساڵ دوجار دیسان ئەم ئافرەتە هەر چاوەڕێ بوو هەر چاوەڕێ بەشکم عیلاج بکرێ بەشکم چارەسەر بکرێ دوجار بە هەمان شێوە دیسان بەهۆی مادەی هۆشبەرەوە گیرایەوە ئەو کەسە ناچار ئەو ئافرەتە داوای جیابوونەوەی تۆمار کرد بۆ لەبەرەوەی کە ئەو کەسانی کە ئەگرێنە چاکسازیەکان وەکو پێویست لایەنێکی ئەوە نییەکەوە بتواندرێ معالەجە بکرێت بەداخەوە ئەنی کە زیندانیەکرێت کە دێتە دەرەوە بە هەماشەوە ئەچێتەوە مادەی هۆشبەر بەکارێنێتەوە بۆ لەبەرەوەی ئەو مادەیە لە لەشی پاک نەبۆتەوەی ئەوەی کەوا چاکسازی ڕەتێکی بۆ دروست نەکردکەوە دوورکەوێتەوە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر بەڵێ زۆر باشە کاگازات لەسەر سۆشیال میدیاش دەمەوێت بەڕێستان ئامۆژگاریەکانتان بزانم بەو پێی کە بەڕێستان پارێزهر و لە ناو کێشە خێزانیەکاندان کێشەی خێزانی بەوەی سۆشیال میدیا لەسەر ئاستێکدا لە ناو خێزانەکان و حتا تەنها لە نێوان ژن و مێردانە لە نێوان منداڵەکانی خێزانێکدا و دەمەوێت ڕێی بەڕێستان سەرنجی بەڕێستان لەسەرەوە بزانم ئامۆژگاری بەڕێستان خێزانەکان دایک و باوک چۆن مامەڵە لەگەڵ ئینتەرنێت و سۆشیال میدیادا بکەن ئایا بەم ڕەهایی کە دەخرێتە بەردەستی منداڵەکان ئەمە کارێکی دروستە یاخود نەخێر منداڵ و خێزان ناکرێت بە تەواوەتی ئازاد بێت لە بەکارهێنانی ئەم ئاپانە کە دەبینین پەرلەمانتاران ئەوانەی کە خەمخۆری خەڵکن زۆر جار داوای سنووردارکردنیان دەکەن لەسەر ئەم بابەتە دەمەوێت ئەزمونونەکان و ئەو زانێرانی کە بەڕێستان هەتانە بەڵێ بەنسبەت بەکارهێنانی سۆشیال میدیا چ لایەن دایک و باوکان و چ لایەن مناڵەکان بێگومان خاڵی یەکەمەوەی کەەوە دایک و باوکان بزانێت چۆن بەکارهێنن چونکە شێوازی بەکارهێنانی دایک و باوک دێتە خوارەوە بۆ مناڵەکانیان کاتێکەوە دایک و باوک بایمە باوک وەرگین لە بەیانی هەتا ئێوارە لە دەرەوە خەریکی کارکردنە دێتەوە ماڵ چاوی لەسەر مۆبایلەکەی هەتا سعات 1 و 2 شەو ئەم مناڵە کاتێکەوە سەیری باوکەکە کە باوک بەو ڕەهایە بەکارهێنێت بێگومان چاوی لێکات کچیش بە هەمان شێوە دایک بەردەوام خەریکی سۆشیال میدیایە وەکو پێویست ئاگداری مناڵەکەی نییە هەریەکە و ژوورێکی تایبەتی بۆ مناڵەکانی داناوە و ئاخر مۆدیل مۆبایل و ئایپادیان لە بەردەسایە نازانێت لێ پرسیینەوەی لەگەڵا ناکات ئایا کچم تۆ کە سۆشیال میدیا بەکارێنی ئایا بزانم برادەرەکانت چێن لەگەڵ چێ قساکەی تا 2 شەو 3 شەو هیچ لێ پرسیینەوەیەک نییە بۆیە بەداخەوە بینین ئەم شێوازی توندوتیژە کە لەیەکەوێتێتەوە و ئافرەتە کوژێ و پیا و ئەم گروپانی کەەوە دروستە بێت گروپیت کەەوە مەسەن هەڵخەڵەتاندنی ئافرەتان بێگومان سەرچاوکەی لەوەی کە وەکو پێویست دایک و باو ئاگاداری مناڵەکانیان نییە زۆر باشە ئەگەر بێت و سانسۆرێک دروست بکرێت و مناڵ تێبگەین بەڵێ کاکزانە یەکێکی دیکە لەو هۆکارانی کە دەبێتە هەڵوەشاندنەوەی خێزان یاخود کێشەوگرتی نێو خێزانەکان دەوروبەری ئەو خێزانن یاخود خزم و کەسوکاری ئەو خێزانن ئەو هاوسەرانن کە پرۆسی هاوسەرگیریان
پێگەێناوە ئەمانە تا چەند کاریگەریان دەبێت لەسەر هەڵوەشاندنەوەی خێزان و تا چەند گرنگە ئەو دوو هاوسەرە گوێ بە قسەی ئەم و ئەو نەدەن و خۆیان کێشە و گرفتەکانیان چارەسەر بکەن و یاخود تا چەند گرنگە کە ئەگەر کێشەیەک بوو تەنها و تەنها لە نێوان خۆیاندا ئەو کێشەیان چارەسەر بکەن بۆی کە نەبێتە هۆکاری هەڵوەشاندنەوەی و خێزانە. بەڵێ خاڵی سێەم یەکەمیان وتمان سۆشیال میدیا دووەم مادەی هۆشبە سێەم هۆکاری سەرەکی بریتێ لە کەسی سێەم کەسی سێمی خێزانەکان کە دایک و باوکێتی یا خوشک و برای ئەو کەسەیە بۆ منە ئافرەتێکەوە کێشەیەکی هەیە لەگە پیاوەکەیە هەڵەستی ئەو کێشەیە لە لای کەسی نزیکی خۆی باسەکە دوجار ئەم کەسە بێگومان لە ساڵحی کچەکە قساکە ینی نەبوو ڕووی نەداوە لە خێزانی کوردیە حەکەمێکە بێت لە بەرژەوەندی تەڕەفی کەسی بەرامبەرە قسە بکە بۆیە کەسی سێم بەداخەوە بۆتە مۆتەکەیەک و بۆتە هۆکارێکی سەرەکی بۆ هەڵۆشاندنەوەی خێزان باشتر وایە کە لە کاتی دروستبوونی کێشە خێزانەکانە ئەو دوو کەسە ڕاوێژ بە کەسێکی پسپۆڕ و شارەزای بکەن دوور لە کەسی سێم یاخود دوور لە کەسی نزیکی خۆیان بێت بۆ ئەوەی بتوانن لایەزال چارەسەرێکی وەسەتیان بۆ دابدرێت و بێتە حەلێکی کەوا بتوانن کێشەکانە چارەسەر بکەن داکەوەی کەوا کێشەکانە قوڵ بکرێتەوە بینیمانە ئەبینین دایک و باوک ئافرەتەکە کێشەیەکی بچووکیان هەبووە بەڵام دایک و باوکی کەسەکە بۆتنەوەی کەوا لە دادگاکان خۆیان ببینەوە ئەو دوو کەسە جیا ببنەوە بەداخەوە کاگازات حاڵەتی وا هەبووە کە دوو کەسەکە خێزانەکە دەمەقاڵێکیان هەبوو ئازاد نازانە ئافوکە کاگزانە ئافومکە میوانەکەی پێشترمان کاگازات بوو بمبورە حاڵەتی وا هەبووە کە ژن و مێردەکە دواتر ئاشبوونەوە کوردەواری وتەنی شەڕکەر وازی هێناوە بەڵام ناوبژیوان وازی نێنابێت ینی شەڕەکەی هەر ئیدامە پێدابێت خۆی یەک بابەت هەیە ئەڵێکە کێشەی خێزانی هەبوو لە نێوان دوو کەسە باس بکرێت چارەسەری ئاسانترە یاخود لە نێوان 15 کەس باش بێگومان لە نێوان دوو کەسە چونکە ئەگە تۆ ئەو کێشە خێزانێت برتە دەرەوەی خێزان و هەموو عایلەکەت هەموو کەسوکارت ئاشنا بوون بەو کێشەی تۆ بێگومان ئەبێتە نقطەیەکی زوع بۆ تۆ و ئەو کەسانە لەو نقطە زەعفۆ لە تۆ دەن ئەوانەیەکەوە نایاری تۆن بۆیە زۆر جار بینومانە و حاڵەتی واشە بووە ژن و مێردەکە ئاشت بۆتنەوە یان هیچ مشکلێکیان نەبوو بەڵام دووکە دووکی خێزانەکانیان دایک و باوکی کەسەکە یاخود خوشکبراکەی بە زۆر لە زۆرەکان ئێهانەیان کردووە گوتیانە تۆ پیاونی ئەگەر بێت و مەسەڵەن ئەو شتە لەو ئافرەتە قبوڵ بکەی بەم زۆرە ڕەتدانەوە بەم زۆرە قسەکردنە وای کردوکەوە کێشەکە قوڵتر بێتەوە جیابنەوە ڕووبدا بەڵێ کاکزانە زۆر جار باسی ئەوە دەکرێت کە لە نێوان خێزانەکاندا یاخود دادگاکانە گە بێنە سەر دادگاکان کێشەیەک دروست دەبێت لە نێوان خێزانەکاندا پەنا نابنێت بەردادگا پەنا نابنە بەر یاسا لەبەرەوەی کە ڕۆتیناتی یاسا و ڕۆتیناتی دادگاکان بە شێوازێکە کە زۆر جار هەر پەشیمان دەبیتەوە کە لەوەی کە سکاڵایەکە تۆمار کردو ئەگەر باز لە ڕێشوێنەکانی یاساییمان بۆ بکەی کاتێک کە خێزانی کێشەیەکیان دروست دەبێت ئەو کەسێک کە مافی خوراوە چۆن دەتوانێت سکاڵا تۆمار بکات وە لە ڕووی یاسایە و مافەکانی وەربگرێتەوە بەداخەوە ئێمە وەکو پارێزەران ئەو کێشەیەمان هەیە لەبەرەوەی ئەو لۆدە زۆرەی هەیە کەوا لەسەر دادگاکان ئێمە دادگای باری کەسی هەولێر بەنمونە وەرگین کە نۆ دادگامانە نۆ شەرعیەمان هەیە و دۆسیە هەیە مانگونیوێک دواخرێ خۆم دۆسیەم هەبووە ساڵۆنیوێک ئیدامەی داوە دوجار ئەو کەسانە بێزار بوونە لە دەروی دادگا بە زۆر لە زۆرەکان ڕێکەوتونە و ئیشەکان یەکلای کردوێتەوە مەبەستمان لە دەروی دادگایە یانەوەتە مخالعەیان کردووە یانەوەتە ئەو ئافرەتەکە یاخود پیاوەکە تەنازوری لە بەشێک لە مافەکانی خۆی کردو بۆی کێشەکە یەکلای بێتەوە ئەمە کێشەی زۆر دروست کردووە واکە کەوا خێزانەکان ئەگەر کێشەیەکان بۆ دروست بێت وەکو پێویست ناتوان مافەکەی خۆی وەرگێتەوە دادگای تونند و تیژیش بە هەماش شێوە لەبەرەوەی زۆری دۆسیەکان و کەمی دادگای تونند و تیژی بە هەمان شێوە وای کردوکەوە کێشەکان کەڵەکە ببن ماوەیەکی زۆر بخایێنێ واکات ئەو کەسانە بێزارە بن ئەوەنە هاتووی دادگاکەن ناچار بیر لە ڕێگای ترەکەنەوە بۆی کێشەکانیان چارەسەر بکەن
زۆر باز لە جیابوونەوەی دەکرێت پێ وترێت جیابوونەوەی بێدەنگ بەبەست چیە لەم جۆرە جیابوونەوەیە؟ مەبەست لە جیابوونەوەی بێدەنگ تەلاق سامت ئەتوانم بڵێم لە ئێستاە 1970 کۆمەلگای کوردی بەم جیابوونەوەی ناڵێنێ جیابوونەوەیەکە ئەو دوو کەسە لە پەیوەندی خێزانیە بەردەوامن باشە لە ماڵێکە ئەژین بەیەکەوە بەڵام هیچ معاشەڕەیەک یاخود هیچ گفتوگۆیەک هیچ قسەیەک لەگەڵ یەکە ناکەن ئەو دوو کەسە ئەمیش لێرە چەند هۆکارێکەیە بۆ دروستبوونی ئەم جیابوونەوەیە بەداخەوە یەکەمیان کللتوری ئەو دوو کەسە بە زۆرێکە زاڵ بۆ بەسەریانە بۆ منە پیاوەکەی یاخود ئافرەتەکەیە وای کردوکەوە ئەو دوو کەسە نەتوانن لەو کولتوری خۆیان لابدەن هەرچەند یەکتریشان بەدڵ نییە خاڵێکی تر بریتێ لە زەواتکردن بە هۆکاری ژن بە ژن ئەگەر بێت و ئەو کەسە داوای جیابنەوە بکات خێزانێک تریش ئەبێت جیابێتەوە لەبەرەوەی ئەمە ئەم دوو کەسە بەهۆی ژن بە ژنی زەواجیان کردووە بابەتێکی تر بریتێ لە زەواتکردن لە بری خوێن بڕمە خێزانێکەوە کەسێکی لێکوژراوە لە بری ئەو ئافرەتیانەداتێ لەم ماوەی بینیمان سێ ئافرەت بوونە قوربانی بابەتێک کەوا کەسێکی کوشتە بوو لە بەرامبەردا سێ ئافرەتی دابوو دواتار هەسابوون کوژرابووە ئەم کەسە ناچارە بێت تەسلیمی ئەو واقع بێت کەواتیایەتی ئەگەر بێت و خۆی بە تەلاقدان بدات ئەچێتەوە دایک و باوکی یاخود براکانی ئەیکوژن و لەلای هاوسەرەکەی بێت هەمان شێوە ژیانێکی کولەمەرگی ژیانێک کەژێتکەوە بەدڵی نییە بۆیە ناچار ژیانی لای هاوسەرەکەی هەڵەبژێرە هەرچەندەکەوە پڕی لە مەعانات بێت بابەتێکی تر بە هەمان شێوە وەکو باسمان کرد کولتور کە زاڵ بوو بەسەر خێزانەکاندا و نەبوونی هۆشیاری ئەم دوو کەسە هیچ هۆشیاریەکیان نییە تەنها ئافرەت وا تێگەێنراوە لە مناڵێەوە کە ئافرەت بۆ ئەوەیەکەوە حەزی پیا و پڕکاتەوە هیچ هەست و سۆزێکی بۆ بەرامبەر نەبێت تەنها وەکو مەچینەیەکە وەکو ئالاتێکە بۆی کەەوە حەزی پیا و پڕکاتەوە ئەم تێگەیشتنەوە لە ئافرەتە کاتکەوە پیا و کاتێکەوە دێتە لای دوجار ئەمە تاوا پێویستی پێی نەما بۆیە ئەم جۆرە بەداخەوە لە خێزانەکانە ئەم شێوازی هاوسەری تەلاقی بێدەنگە جیابوونەوەی بێدەنگ وجودی هەیە زۆربەی خێزانەکان پێوە ناڵێنێ خێزان هەبوو بە مانگ بە دوو مانگ ژمێردەکە قسان نەبوو لەگەڵ یەکە وارێکە و لە ژوورێکە نووسون من کەیسی نمونەی وامانەیەکەوە کچ و کوڕی ینی کچکوڕەکەی هاتوونە شایدیان داوەکەوە ئێمە دایک و باوکمان هەرێکە و لە ژوورێکا خەون بۆتە هۆکارێک بۆ جیابوونەوەیان ئەنی ئەمە بەداخەوە شێوازی جیابوونەوە بەربڵاوە بڵێ کاکزانە لەمڕۆ دایکێکی دیکە لە هۆکارەکان باس لە خیانەتی زەوجی دەکرێت کە زۆر بەربڵاوە بەڕێستان پارێزەرن لە ناو دادگاکان ڕێژەی جیابوونەوە بەهۆی خیانەتی زەوجی لە چه ئاستێکدا لەمڕۆدا خۆی ڕێژەکەی ناتوانین بڵێ ڕێژەیەکی ئەوە نێ بەڕقم چکە ڕقم ڕاستی ئەقام لانی لە چاو ساڵانی ڕابردوو زیادی کردووە یاخۆ ڕێژێکی زۆرە بەڵێ بێگومان خۆی لێرە ئێمە کێشێکمانەیە جیابوونەوە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت ینی لە بریەوەی کەم کاتەوە بەداخەوە زیادەکە ئێستا من دوو داتاتان ئەدەمێ کەوا تایبەتە بە دادگاکانی عێراق ینی ئەوە هەرێمیتیانە تەنها لە مانگی 6 3330 حاڵەتی جیابوونەوە ڕوویداوە لە بەس لە عێراقا باشە لە مانگی حوتە 4827 خێزان هەڵوەشاوەتەوە ماعەدا ئەوەی کەوە باسی جیابوونەوە بێدەنگەکە ناکەم ئەمە جیابوونەوەیەکە تەنها لە دادگاکانە و قەراری پێوەرگیراوە جیابوونەوەیەکی ڕسمیە ئەنی ئەگەر بێت و ئێمە فۆکس بخێنە سەر ئەم حاڵەتانەوە ئەم ڕێژە زۆرە بەڕاستی کارەساتە و هەرێمی کوردستانی بە هەمان شێوە بەدەرنیە لەم ئەرقامانە کاکزانە لە هەرێمی کوردستان تا ئەم مانگبینەوە هیچ داتات لایە یاخود بە تەحدیدی بە نزیکەی دەبێت چەند بێت لە ماوەی ئەو 8 مانگی ڕابردوودا
بەداخەوە داتای هەرێمی کوردستانم لا نییە چونکە سێمە ئەوەی لە عێراقکە وەرێگرین لە ماڵپەڕێکی ڕسمی ئەنجومەنی قەزاوەکەمە ئەو داتانە بڵاوکاتەوە بەڵام هەرێمی کوردستان وەکو پێویست داتاکەم بڵاو ناکرێتەوە کە جێتێکی ڕسمی بۆ شێوە ئێمە داوا بکەین چکە نادرێتە دەستمان ئیلا بێ لایەنی پەیوەندیدار خۆیان داتاکەم بڵاوکەن ئێمە داتای ڕستمیمان لا نییە بەداخۆ. کاک زانا دەرفەتمان نەماوە ئەگەر بە کورتی باز لەوە بکرێت بە گشتی چی بکرێت لە ئێستادا کە کێشە خێزانیەکان جیابوونەوە ڕوونەدان ڕێنمایی چیە بۆ هاوسەران بە تایبەتە و گەنجانەی کە تازە هاوسەرگیری ئەنجام دەدەن یاخود چوونەتەوە پرۆسەیە و لە پرۆسەیەکی نوێدان دەبێت چۆن مامەڵەیەکی دروست بکەن تاوەکو کێشە و گرفتیان بۆ دروست نەبێت وە نەبنە هۆی جیابوونەوەی و خێزانە. بەڵێ چەند خاڵێکی ئەتوانین جێبەجێ بکرێت بۆی کەوا ئێمە بە دووربین لە کێشە خێزانیەکان پێش هەموو شتێک کاتێکەوە کێشەیەک دروستە بێت تۆ دان بنێ بەوەکەوە هەڵەیەک هەیە ناسینی کەسی بەرامبەر کە تۆ پیاوی و ئەوش ئافرەتە ناسینی یەکتری سروشتی ئەم دوو کەسە جیاوازن لە یەکترین تۆ بتوێت ئافرەتێ بێنیتە ماڵەوە و هەمان تەبعی تۆ هەڵگرێت ئەوە شتێکی مستەحیلاتە تۆ ناتوانانی گۆڕانکاری لە بنیەت و شخصێتی ئەو کەسەیە بکەیت ناتوانانی ئەوە تەبعی وایە ئافرەتە و لایەنی بنیەتی ئەو شخصە بەو جۆرەیە بۆیە اعتراف بالمشکلە دان بنێکەوە هەڵەیەکەیە خاڵی دووەم بریتێ لەوەی کەوە ڕانەکردن لە کێشەکان کاتێکەوە کێشەیەکە بێ بەداخەوە ئافرەتان یەکسەر ماڵەوە بەجێ دێڵن ئەم جێشتنی ماڵەوە کارەساتەکە گەورەترەکات کێشەکە قوڵترەکاتەوە دابنیشە لەگەڵ هاوسەرەکەت بزانە کێشەکانتان لەسەر چییە هۆکاری دروستبوونی ئەم کێشەیە لە چی ڕوویداوە خاڵێکی تر کە بریتێ لە ئەوەیکەوە بیرکردنەوە لە ئامانجەکانی هاوسەرگیری ئەم دوو کەسە کە کاتێک هاوسەرگیریەکەن بەچمە بەسێک هاوسەرگیریان کردووە ئایا تەنها بۆ تێرکردنی حەزەکانی خۆیان زەواجیان کردووە یان گەورەتر لەو ئیتاڕێکەوە هەیە کاتێکەوە بیر لە ئامانجەکانی هاوسەرگیری بکەیتەوە بە شێوەیەکی دروست بێگومان ئەتوانی وردە وردە پەیکان بە پەیکان کێشەکان چارەسەر بکەین خاڵێکی تر ڕاوێژکردن بە کەسانی شارەزا ئێمە بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان و لە هەولێر و لە سلێمانی لە هەموو شارەکان چەندین ڕاوێژکاری خێزانی بەتوانە هەیەکەوە پسپۆڕن لە بواری چارەسەرکردنی کێشە خێزانەکان کاتێکا تۆ کێشەیەکە بە پیزداکە تۆ کەسی سێمی خێزانەکەی خۆت داخل بکەیت بڕۆ ئیستیعانە بەو بەڕێزانە بکە بەو شارەزایانە بکە بڵێ من کێشەیەکی لەو جۆرەمەیە چۆن ئەتوانم کێشەکەی خۆم چارەسەر بکەم لە برێوی بڕیتە دادگا و کێشەکانت چارەسەرکەی لە دادگا بەجیابوونەوە وەرە ئیستیعانە پێ بکە ئایا مەجالی تایە کێشەکان چارەسەر بکەین خاڵێکی تر لە ماڵەوە لە کاتی دروستبوونی کێشە هەرگیز دەمەقاڵێ مەکە ئەوە خاڵێکی زۆر جەوهەریەوە زۆر ئەساسیە کاتێکەوە پیا و تووڕابی ئەو زەختەی کەەوە لە دەرەوە لە سەرەتی دێتەوە ماڵ تووڕەبوونێکی هەیە بە ئافرەت لەو 5 دقەی یەکەمە خۆی بێدەنکە دەمەقاڵێ نەکە لەگەڵیا مناقەشە منەکە لەگەڵە دواتر دابنیشتە بزانە پیاوەکە خۆی دێداوە لێبوردنەکە دیاخودنا ئەنی بەداخەوە کێشەی سەرەکی خێزانەکان کلێستایە بریتێ لە دەمەدەمە و نوکەنووک و دەمەقاڵەکردنی زۆر خاڵێکی تر ئەتوانین وەکو چارەسەر یعنی وەکو ئاشتەواییەک لە خێزانەکانە بڵێ بەڵێ کۆتا خاڵیش بڵێ و کۆتایی پێدەنین بڵێ کاکزانە کۆتاخاڵ بریتێ لە دەرچوون لەو ژیانە ڕۆتینەی کەوا هەیە زۆر خێزان هەیە بە درێژایی ڕۆژ لە دەرەوەی بە شەویش هەر لە ماڵەوەیە ینی مانگ بە ساڵ چوونە دەرەوەیەکی نییە ئەنی چیتیایەکە تۆ لە هەفتەیەەکە ڕۆژە بڕۆ دەرەوە لە ڕێستۆرانتەیەەکە نانێ بخۆ بڕۆ پارکێک جەوێک بگۆڕە ینی دەرچوون لەم ژیانە ڕۆتینەیەکی هەیە واکاتکەوە لەو زەجەیکەوە ئێمە تیای کەوتین دەرچێ دەرەوە و ئەو هەوایەکی پاک هەڵمژی و تووشی ئەو زەختە کەوا لەسەر هەیە لا بچێت بڵێ بەڵێ زۆر بەڕێز زانە کازم شێخ حوسێنی پارێزەر لە هەولێرەوە سپاس بۆ کاتێک کە بێمەتان بەخشی بۆ هیوای کە خێزانەکان سوودیان لە قسەکانی بەڕێستان وەرگرت بێت خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین.
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێ. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بووینە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستانم ئەو جارە سڵاوتان لێبێت. دەمەوێت بچینە هەولێر بۆ لای ئیدریس محەممەد پامنێری پێم ڕاستەوخۆ زانیاریەکانی ئەمڕۆ لە شاری هەولێر بۆ ئەوێ خۆشەویست بگوازینەوە. ئیدریس سڵاو لێبێت تۆم کاتت باش ئەگەر گوێت لە منە. ئیدریس دەمەوێت بزانم کە زانیاریەکانی ئەمڕۆ چالاکەکانی ئەمڕۆی شاری هەولێر چین؟ دیارە ئیدریس گوێبیستی دەنگی ئێمە نییە. ئیدریس گوێبیستی دەنگی ئێمەی زانیاریەکانی ڕۆژمان بۆ بگوازەرە و بزانین ئەمڕۆ چ زانیاریەکەیە چ چالاکیەکەیە لە شاری هەولێر ئەگەر بۆمان باس بکەی. هاوکاران ئەگەر بتوانن دەنگی ئێمە بە کاگیدریس بگەیرن تەبان لە پریڤیو لە ئێمەوە دیارە کاگیدریس ئاگەی لە دەنگی ئێمە نییە. ئەگەر دەنگی ئێمە بۆ بگەێنێ بۆی کە بتوانێت وەڵامی پرسیارەکانمان بداتەوە. ئیدریس سڵاو لێبێت تۆم کاتت باش. زانیاریەکانی ئەمڕۆی شاری هەولێر چین ئەگەر گوێت لە دەنگی ئێمەیە؟ کاکەرزان دیارە گوێبیستی دەنگی ئێمە نیە تاوەکو کاک ئیدریس ئامادە دەبێت باسی تەوەری سێم دەکەین کە لە تەوەری سێمدا لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. ئەمڕۆ ساڵڕۆژی وەفاتی زانایەکی گەورە و بلیمەتێکی گەورەی کورد و مفەسیرێکی گەورەی کوردەکەی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس کە لە تەمەنی 3 ساڵیەوە دەستی کردو بە پرۆسەی خوێندن و خوێندن و وتاردان و هەموو تەمەنی لە پێناو ئاینی پیرۆزی ئیسلام و لە خزمەتکردنیانی ئیسلامدا تەرخان کردووە. زیاتر لە 6 بەرهەمی مامۆستابوونی هەیە بە زمانەکانی کوردی و عەرەبی لە نێو کتێبخانەکاندا بوونی هەیە کە بەشێکی زۆر لەو کتێبانی پێویستی بە لێکۆڵینەوەیکی وردەیە و کە بە شێوازێکی زۆر جیاواز و ورتر لە بابەتە ئاینەکاندا نووسراوە. کاک دانیار مامۆستا عەبدولکەریم مدەڕیس ناوێکی دیارە بەڕاستی لە ناو زانە پایە بەرزەکانی کووردە، ناوێک کە پێویست نییە مە لێرە بیناسێنین بەڕەکوو
دەبێت شانازی بکەین کە ناوی ئەو دێنین لەسەر ئاستی عراق مامۆستا مفتی هەمووی عراق بووە لەسەر ئاستی وڵاتانی ئیسلامی کەسێکی زۆر ناسرا و علاقاتێکی فراوانی هەبووە خاوەنی تەفسیرێکی زۆر گەورە و بە پێزێکتەکە تەفسیری نامیە ئەمە جگە لە تەفسیری قورئانی پیرۆز تەفسیری کەڵە پیاوان و شاعیران و ناودارانی کۆنالی مەحوی ئەمانە کە زۆر جارباز دەکرێت گەر هاتە بە مامۆستا عەبدولکەریم مودەریس نەبووایە بەڕاستی کەس لە شعرەکانی نالی و مەحوی و کۆمەڵێک لە شاعیرانی دیکە تێنە دەگەیشت. بەڵێ کاکەرزان پێم وابێت ئیدریس ئامادە ئیدریس لای خوا دەبێت زانیاری چالاکیەکان چین لە هەولێر. بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش دەمێت لە دۆخی کەش و هەواوە دەست پێ بکەم ئەم هاوینێکی سەخت بوو بۆ بەتایبەت دانیشتوانی شاری هەولێر کەوا گەرمایەکی بەڕاستی تااقەت پڕوچێنی هەبووە بەپێی زانیاریەکان لەم هەفتەیەدا تر پلەکانی گەرمە بەرە و نزمبوونەوەی زیاتر دەچێت و لە ئێستادا پلەکانی گەرمە لە بەرزترین پلە 44 پلەی سیلیزی لە ڕۆژێکدا دیاری دەکرێت بەڵام لە کۆتایی ئەم هەفتەیەدا تاوەکو وا پێشبینی دەکرێت تاوەکو 41 بۆ 40 پلەی سیلیزیدا بەزێت و لە هەفتەکانی دواتریشدا پلەکانی گەرمە هێشتا بەرەو دابەزین دەچێت و دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەمڕۆ بڕیارە سەرپەرشتیارانی کاندیدانی پلەی سەرپەرشتیار لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا ببورە وەزارەتی پەروەردە گربوونەوەی ناڕەزاتی ئەنجام دەن بەهۆی ئەوەی ئەو پرسیارانەیەکەوە بۆ سەرپەرشتیاران دیاری کرابوو وەکو خۆیان باسی لێوە دەکەن پرسیارەکان هەڵە و کەم و کوڕی تێدا بووە ئەوە پلەی دەرچوون لە 6ەوە کراوە بە 50 بۆیە ئەوەش نیگەرانی و ناڕەزاتی بەشێک لەو سەرپەرشتیارانەی لێ کەوتۆتەوە وا بڕیارە ئەمڕۆ لە بەردەم وەزارەتی پەروەردە لە شاری هەولێر گربنوێکی ناڕەزایەتی ئەنجام دەن وا دەمێت ئاماژەوە بکەم ئێوارەی دوێنێ هاوڵاتیەک لە گەڕەکی فەرمانبەران لە شاری هەولێر بە کوژراوی دۆزراوەتەوە وەکو ئەوەی کەوا پۆلیس ئاماژە پێ کردووە تاوەکو ئێستا نەیانتوانیوە هۆکارەکەی بزانن بەڵام ئەوە زاندراوەکەوە هیچ برینێکی دەرەچی لە جەستەی دانەبە واتە بە فیشەک یاخود بە چەقۆ کوژرا بێت گوانی دیکە هەیە و وەکەوەی کەوا پۆلیس ئاماژە پێ کردووە ئەو کەسە مادەی هۆشبەری لەو دەوروبەرێکەوە لی کوژراوە دۆزراوەتەوە و لەلایەکی دیکەوە نازاندرێت ئایا ئەو کەسە بۆچی کوژراوە یاخود هۆکارەکەی چی بووە یاخود چێ کوشتویەتی بەڵام ئەوە دەزاندرێتکەوە تەمەنی 24 ساڵ بۆەوە کەسەکە ناسنامەشی هەر ئاشکرا بووە لەو شوێنە مۆبایل و چەند ناسنامەیەک و ئاسەواری دیکە لە شوێنی ڕووداوەکەدا دۆزراوەتەوە وەکو کۆتاتەوەر دەمێت ئاماژەوە بکەم لێرە بچمە تەقتەق لە تەقتەق وا بڕیارە فێرگەیەکی تایبەت بکرێتەوە بە ناوی فێرگەی هەرێم ئەسود وەکو وەفایەک بۆ ئەو گەنجەلاوەی و ئەو لاوەی کەوا لە ماوەکانی ڕابردوودا باڕووداوێکی هاتوچۆ لە شارۆچکەی تەقتەق گیانی لێدەستدا کە بەڕاستی نیگەرانی بەشێکی زۆر و دانیشتوانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە هاوڕێیانی و خزمان و دۆستانی بڕیاریانداوە لەسەر ئەو ڕێبازەی هەرێم بەردەوام بن و وەکو وەفایەک بۆ هەرێم بڕیاریانداوە فێرگەیەکی تایبەت بکەنەوە بە ناوی فێرگەی هەرێم ئەسود بۆ زانستەکانی قورئان و فەرموودە کەوا بەبێت جیاوازی لە نێوان چین و توێژەکان یاخود ئایدۆلۆژیا بیر و ئایدۆلۆژیەکان خزمەت بە دانیشتوانی شارۆچکەی تەقتەق و دەوروبەری بکات بەڵێ کاکەزان ئەمانە بەشێک بوون لەو زانیاریانەی ڕۆژ لە شاری هەولێر. ئیدریس محەممەد پامنێری پێم سپاس بۆ سەرجەم زانیارەکانی تۆ بەڕێزانم پێشتر مقدمەیەکمان باس کرد لەسەر زانای پایەبەرز مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەریس لەسەر ژیان و بەرهەم و ئەو چالاکانەی کە لە ماوەی تەمەنیدا کردوونی میوانداری بەڕێز دکتۆر عیرفان ڕەشید قوتابی زانای پایەبەرز مامۆستا عەبدولکەریم مودەریسمان کردووە دکتۆر ژیان بەخێر بن. ئەگەر هەرچەندە مامۆستا لە تعریف دەرچووە بەڵام ئەگەر هەر ناساندنێکی سەرپێی بێ مامۆستا عەبدولکەریم مودەریس چێ بوو؟ الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. لراستيا مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەریس زانایەکی گەورە و بەهرەدار زانایەکی مەوسوعی گەورە کە لە هەموو زانستە عەقڵی و نەقڵیەکانە دانراوی هەیە و جێگە دەستی دیارە جێپەنجەی دیارە و یەکێکە لەو زانا گەورانەی کە کۆدەنی تەواوی زانایانی لەسەرە کە زانایەکی گەورە بووە
و وێزگەیەکی گەورە بووە کە هەموو فێرخوازان و زانایانی دیکە گەڕاونەتەوە بۆ لای ئەو زانە مەزنە زانایەکی خواناس و دنیانەویست زانایەک کە تەواوی تەمەنی خۆی تەرخان کرد بۆ خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ خزمەتکردنی زانستە شەرعیەکان بەبێ ئەوەی ئاوڕێک لە دنیا باتەوە بەبێ ئەوەی دینەکەی زانستەکەی بکاتە پەیژەیەک و خۆی بەسەریا سەر بکەوێ بۆ بەدەسێنانی بەرژەوەندیە دنیایەکانی خۆی زانایەکی گەورە بە بێدەنگی گەورە بوو و لە کوردستانە گەشەی کرد و بووە سەفیرێکی ئەمین و سەفیرێکی مبارەک کە توانی نوێنەرایەتی تەواوی زانایانی گەورەی ئیسلام کە لە کوردستانی خۆمانە و لە بەقایشدا پرشنگی ئەو زانستە هەموو دنیای گرتەوە. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر باز لەوە بکەین سەرەتا مامۆستا دەزانین کە خزمەتێکی زۆری بە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە لە نێوەیشیدا تەفسیری و ڕاوەکردنی قورآنی پیرۆز مامۆستا چۆن لێوە دەستی پێکردووە قوتابخانەی یەکەمی کوێ بوو کە دەست بە پەروەردەکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام و خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام کردووە. مامۆستا عەبدولکەریم مدەڕیس خۆی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لە گوندی گوێزەکوێرە لەدایک بووە یەکەمین وێزگەی خوێندنی لە گوندەکەی خۆیان و لە گوندی بالیکی مەریوان سەر بە شارۆچکەی مەریوان بووە وەکو خۆی لە یاداشتەکانی خۆیان نووسیوێتی کە باوکی بەڕێزی بە حکمی ئەوەی کەمێک خوێندەواری هەبووە خۆی نووسیوێتی باوکم قورآنی پیرۆزی زانیوە دەلائیل الخەیڕاتی خوێندووە و پێش ئەوەی کۆچی دوایی بکە پێداویستیەکانی نووسینی کڕیوە بۆ مامۆستا مەلا عەبدولکەریمەوە وەسێتی کردووە بۆ خێزانی ئەگەر من کۆچی دواییم کرد ممکنە نەخۆش بوو بێ بە کەریم بخوێن عەبدولکەریم بخوێنێ و وەسێتیشی کردووە بۆ مامۆستایەکی هاوڕێی لە گوندی بالک مامۆستا عەبدولواحید ئەگەر من مردم ئەم کوڕە تەسلیمی تۆ ئەەکەم دەرسی پێ بڵێ مامۆستا هەموو ڕۆژێ لە گوندەکەی خۆیانەوە کە ممکنە نیو سەعات 40 دقەیەک ببێ ڕۆشتووە لەوێ دەرسی خوێندووە یعنی یەکەمین وێزگەی خوێندنی مامۆستا لە گوندی گوێزە شوێرەوە بۆ گوندی بالک پاشان گەشەی کردووە لە گوندەکانی دیکەی مەریوان لە دووڕوە کە ئەو کاتە شێخ عەلادینی بیارە لێوێ بۆ سەرپەرشتی تەواوی جەنابی مامۆستای کردووە پاشان لە گوندی کانیسانان لە گوندی دەرەتفێ لەم گوندانە لە شاری سنە لەم شوێنانە خوێندوێتی پاشان دوای وێزگەی خوێندنی هاتوۆتە شاری سلێمانی و لە خزمەت عەلامە و زانای گەورە مامۆستا شێخ عومەری قەرەداغی ناسرا و بە ئیبن القەرەداغی لە ساڵی 1924 بڕوانامەی زانستە شەرعیەکانی وەرگرتووە. مامۆستا عەبدولکەریم چۆن توانی ببێ بەم پیاوە پایەبەرزە لە سەردەمەی خۆشیدا کۆمەڵێک خەڵک مامۆستای ئاینی هەبوون بەڵام چی وای لە مامۆستا کردووە کە ببێ بەم کەڵە پیاوە کە ئێستا پێم وایە زیکری ئەو یادی ئەو هەردەمێنێتەوە شتێکی ئاشکرایە کە هەموو گەورەبوونێک بەدەستی خۆی پەروەردگارە ئەوە ذلك فضل الله يؤتيه من يشاء ئەو بە شێوەیەکی گشتی فەزلی خۆیە کە بە مامۆستای بەخشیوە بەڵام هۆکارەکان ئەوە بووە کە لە ژیانی جەنابی مامۆستا ئیخلاسی بووە بۆ خوا ئیخلاسی هەبوو بۆ خوا چۆن لە سەردەمی ئیمام مالیکا ڕەحمەتی خوای لێبێ کە موەطەئی نووسی وتیان قوربان 70 زانایتر کتێبیان نووسیوە ناوێ ناو موەطە ئەترسین ئەمەی تۆ ون ببێ لە ناوێنە فەرمووی ئەوەی بۆ خوا بێ ئەوە ئەمێنێتەوە فعلا ئێستا ئەوەی کە ماوەتەوە موەطەکە ئیمامی مالیکە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس بەو ئیخلاسی کە هەی بووە بەو دڵسۆزیی کە هەی بووە ئەوەندە لەگەڵ خوای خۆیان ڕاستی کردووە ئەوەندە بۆ خوا کاری کردووە بەبێ ناو بەبێ شۆرەت بەبێ ئەوەی بانگەشەیەک بۆ خۆی بکە خوا سبحانه وتعالى من تواضع لله رفعه الله بەڵێ مامۆستا بۆ خوا ژیاوە خوایش سبحانه وتعالى بەرزی کردەوە گەورەی کردەوە دەکرێت کە ئەفۆکاک دانیار فکری تەسەوف زۆر کاریگەری لەسەر مامۆستا هەبووە ئەو بیئەوە حوجرە و ئەو خانەخایی ئەو تەکیانی کە ئەو کات هەبوون مامۆستا تیایدا خوێندبوون تەسیری لەسەر ئەو هەبوو ئەو پوزانە پایەبەرزانی کە لە دەوروبەری بوون ئەمە هیچ کاریگەری هەبوو لەسەر مامۆستا بەدڵنیاییەوە مامۆستا خۆی بە ڕاشکاوانە لە ژیان نامەی خۆیان باسیەکە باسی ئەوەکە کە شێخ عەلادینی بیارە هۆکاری سەرەکی گەشەکردنی مامۆستا بووە هەم لە مناڵیەوە کە چۆتە دووڕوە مامۆستا سەرپەرشتی کردووە شێخی عەلادین قودیسە سیڕ سەرپەرشتی کردووە و مامۆستا خۆیە فەرمێ لە بەشێک لە خوێندنما بڕیار ماواز لە خوێندن بێنم لەبەرەوەی باوکم کۆچی دوایی کردبوو دایکیشم کۆچی دوایی کرد دوو خوشکم هەبوو چوومە خزمەت شێخی عەلادین وتم قوربان واز لە خوێندنێنم فەرمووی بۆ وازی لێنی وتم قوربان ئێوە دوو خوشکم لای کێ بن
کێ سەرپەرشتیان بکە من وازەیەنم دەسەکەم بە کەسابەتکردن بۆ ئەو خوشکانم بەخێوکەم شێخ فەرمووی هەرگیز ڕازیمان نییە واز لە زانستە شەرعیەکان بێنی هەردوو خوشکەکەت بێنە بۆ ماڵی من لەگەڵ کچەکان مابن وەکو کچی خۆم قبوڵیانەکەم تۆ بەردەوام بە لە خوێندنەکەت ئەفەرمی هەردوو خوشکەکە ماتنە ماڵی شێخ قەدەری خواوارڕێکەوە هەردووکیانم دابەشوو دوو کەسی بەڕێساتنە داوایان خۆشم بەردەوام بووم لە خوێندن پاشان کە مامۆسا لە نێرگسەجارڕەوێ شێخی عەلاءەدین کە ئەیباتە بیارە سەرپەرشتی مامۆستا مەلا عەبدولکەریمەکە 25 ساڵ لەوێ دەرساڵێتەوە ئەمە هۆکارێکی گرنگ بووە بۆ گەشەکردنی مامۆستا ئەمە زۆر گرنگە ینی بۆچی بەگوێی شێخ دەکات و ینی لەو هەموو شارە فراوانەدا دێتە مەدرسەی بیارە لەوێ خزمەت بە ئاینی پرۆزی ئیسلام دەکات هۆکارەکە چی بوو بێ دوودڵی مامۆستا عەبدولکەریم مودەڕیس دێتە بیارە و لەوێ درێژە بە خزمەتکردن دوو هۆکاری گرنگ هەبوو یەکەم مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس خۆی موریدی شێخ عەلاءەدینی بیارە بووە موریدیش لە ئەدەبیاتی تەسەووف بێ گوێڕایەڵی موڕشیدەکەی بێ دووەم بیارش ڕاستە گوندێک بووە بەڵام لە حەقیقەتە لە ڕووی معنەویەوە زانکۆیەکی گەورە ئەزهەری دۆمی کوردستانەوە مەسەلەن لە سەردەمی شێخ عومەری بیارە پێشەوەی خانەقاکە دروست بکە 150 فەقیه هەبووە لە مزگەوتی کۆنی بیارە دایناون مامۆستا خۆی نووسیوێتی ئەفەرمێ پێم سەیرە لەو مزگەوتە بچووکە چۆن 150 فەقیه جیان بۆتەوە لە ڕاستیە جارە وێزگەیشی گرنگ بۆ بیارە یعنی زانایانی ڕۆژهەڵاتی کوردستان سەردانیان کردووە لە بەغاوە مفتی بەغدا سەردانی کردووە لە شامەوە زانایانی شام سەردانیان کردووە لە تورکمان سەحراوە خەڵک سەردانی کردووە وێزگەیەکی زانستی کۆمەڵایەتی تەنانەت ئەتوانین بڵێن ڕامیاریش بووە بۆ ئاڵوگۆڕکردنی باسەکانی ڕۆژ بە نازناوی مودەڕیس بۆچی دەگرێت بوورەکە کارزان ئەمەش گرنگە یەکێک لە نازناوەکانی مامۆستا مودەڕیسە چونکە زۆربەی هەرە زۆری تەمەنی مامۆستا تەدریسی کردووە ئەگەر تەماشای تەمەنی مامۆستا بکەین نزیکەی 85 ساڵ بەردەوام دانەبڕاو تەدریسی کرد تەنانەت خۆی جارێکیان فەرمووی ئەو 25 ساڵی بیارە 50 فەقێ ئیجازە داوە یعنی فەقێ نایابەکانی ئەو سەردەمە زانا هەرە گەورەکانی ئەو سەردەمە کە هەموو زانستە عەقڵی و نەقڵیەکانیان خوێندووە بۆیە نازناوی مودەڕیس ئاستی زانستی ئەکادمی مامۆستا عەبدولکەریم مامۆستا عەبدولکەریم مودەڕیس لە چ ئاستێکدا بووە زۆر جار باس لەوە دەکرێت کە مامۆستا نەقلی فتووە و معلوماتەکانی بۆ نمونە ئیمامی شافعی یاخود مالکی یاخود زانە پابەرزەکانی دیکەی کردووە خۆی سەرنجی خۆی لەسەر بابەتەکان نەداوە مامۆستا بۆچی ئەم تەحەفوزەی کردووە لەسەر ئەم بابەتانە ئەمە تا چەند ڕاستە بەو ڕەهاییە نییە ئەو بۆچوونە پێم وانە بەو ڕەهاییە هەبوو بێ ڕاستە مامۆستا مەذهەبی بوو و مەذهەبیشی شافعی بوو بەڵام بەو ڕەهاییە نەبوو بۆ نمونە جەنابی مامۆستا لەسەر ئەو شتانەی کە هاتوونەتە ئاراوە ڕای خۆی وتووە مەسەلەن لە مەذهەبی شافعیە شێخی ابن حەجەر فەرمێت تووتن مەکروهە نافەرمێ حرامە بەس مامۆستا عەبدولکەریم دەڕیزە فەرمێ جگەرێکیشان حرام مەسەلەن زانایانی دیکە لە مەذهەبی ئیمامی شافعی پیان وایە ئەم وێنەی فۆتۆگرافی ئیشکالێکی نییە بەس مامۆستا ئەیفەرموو ئیشکالی هەیە و بە حرامیشی ئەزانی حتا جارێکیان عەرزم کرد قوربان با ڕەسمی کرد لەگەڵا بگرم فەرمووی لە جیاتی ئەو ڕەسمە کتێبێکی من بخوێنەرەوە یعنی ڕێگەی نەدا مامۆستا ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە جەنابی مامۆستا یعنی ئەو شێوازەی کە پێ ئەڵێن چەق بەستووی یاخود ڕای خۆ دەرنەبڕین لای مامۆستا نەبووە نەخێت لەو شتانە ڕای خۆی دەرەبڕی مەسەلەن کەواتە ئەم ڕێی ڕاست نییە بەو شێوەیە نەخێت بەو ڕەهاییە نەخێت زۆر باشە دکتۆر ئەگەر باز لەو بکەین کە بەڕێستان قوتابی مامۆستا بوون ینی مامەڵەی چۆن بوو لەگەڵ فقێکانیدا چۆن مامەڵی دەکرد تەعاملی چۆنی بوو و چۆن بە چ شێوازێک دەرسی پێدەوتنەوە جەنابی مامۆستا جگەلەوەی کە زانایەکی ئەژگار گەورە و مەوسوعی بوو باوکێکی بەسۆز و میهرەبانیش بوو بۆ فەقێکانی یعنی بەو شێوازەی کە مامۆستا لەو تەمەنەدا کە دائەنیش بۆ تەدریس ئەوەی کە گەنج بوو شەرمی لە خۆیە کرد مامۆستا لەو تەمەنەی کە نەوەت بەرەوسەر بوو ئەو کاتە بەو گەرم و گوڕیە دائەنیش و تەدریسیە کرد و وانەی ئەوتەوە یعنی دڵسۆزی مامۆستا حەزی ئەکرد بەرامبەر پێ بگەێنێ بە تایبەتی کوردەکان زۆر ئیحتیمامی پێدان تەنانەت فەقێ هەبوو مامۆستا کە مانگانەی بۆ بڕی بووە بەس بۆ ئەوی بتوانێت بخوێنێ بەبێ هیچ مەبەستێک لەسەر حسابی خۆی بەڵێ یعنی مامۆستا ئەیفەرمووە مەسەلەن ئەو کتێبە بخوێنە ئەیزانی ئەم کتێبە یعنی سوودی هەیە بۆ لەو قۆناغا بۆ ئەم فەقەیە سوودی هەیە مەسەلەن پرسیاری لێ بکردایە پرسیاری زیاتری لێ بکردایە بەبێ ئەوەی مامۆستا ماندوو ببێ دەرسەکەی ئەوتەوە شەرحی ئەکرد ڕاوێ ئەکرد لێ ئەپرسیتەوە قسەی خۆشیشی ئەکرد لە بینی دەرسەکانە بۆ ئەوەی کە دەرسەکە هەر بەو شێوازە نەڕوە مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس کاک دکتۆر دەچێتە بەغدا حتا دەگاتە ئاستی پلەی مفتی عێراق بۆچی هەرێمی کوردستان جێ دێڵێ لەو کاتەدا تەکیەی
بیارە جێدیڵێت و دەچێتە بەغدا چی خستە سەرژیانی ئەو طبعا هۆکاری جێهێشتنی بیارە چەند هۆکارێکی خۆی هەیە لە سلێمانیش کە سلێمانیش بەجێڵێ بە هەمان شێوە وە کە کەرکووکیش بەجێڵێ ئەوانە هەمووی هۆکاری خۆی هێلوانێ دانیشتێکی تری بیوە کە ئینسان قسەی لەسەر بکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو گەوهرە گەورانە لە وڵاتی کوردەواری ئێمەدا بە پێویست قەدریان نەزانراوە بەداخەوە مەسەرەن مفتی زەهاوی کاتێک کە لە شاری سلێمانیە بێ لە مزگەوتی عەبدوڕەحمان پاشا بێ کە ناسراوە بە هەلاجەکان بە پێویست ڕۆڵی پێ نەدراوە تەنانەت ئەڵێن پاشا پێی وتوە تۆ فڵانە مەلایە بۆ لای تۆ ئەو دەرس بە تۆ ئەڵێ کە مامۆستا دەرسی بە و مەلایە و تۆ مەلاکە چوە لای پاشاوتەتی من ئەو نەزانام دەرس بە مەلاکەی تۆ ئەڵێم عاجز بوون لە مامۆستا ناچار بۆ بچێتە بەغا بۆتە مفتی مامۆستا عەبدولکەریم مودەڕیسی شێکێک بوو لەو گەوهرانەی کە درەوشانەوەی لە ناو میلەتەکەی خۆیان وە قەدردانی بەرامبەری بە پێویست نەبووە زانیویانە مامۆستا عەبدولکەریم مودەڕیسە بۆ نمونە لە مزگەوتی حاجی حانا دە فەقیه هەیە هەر بەم شێوەیە تەماشایان کرد وەکو مامۆستایەکی تر لە مزگەوتێکا کە هیچ فەقیهەیەکی نەبوو بێ بەڵام کاتێک کە ئەچێتە شارێکی گەورە وەکو چۆن ئیمامی شافعی فەرمووی ئینسان لە شارا گەورە ئەبێ و ناوبانگ دەرەکە فعلا جەنابی مامۆستا کە ئەچێتە دەرەوەی وڵات ئیتر قەدەری میلەتی ئێمە وایە ئەبێ زاناکانی لەناو خۆیان بە پێویست ڕێزی لێ نەگیرێ ئەو ڕێزەی کە شایەنیەتی وە بچێتە دەرەوە لە دەرەوە بێتە ئەو ئەستێرە پرشنگداری کە هەموو دنیا لە دەوری کۆبێتەوە کاک دوکتۆر لەم ساڵانی دواییدا پێش وەفاتی مامۆستا 3000 زانای سونە کۆ دەبنەوە و بڕیار دەدەن کە مامۆستا بکرێتە سەرۆکی دەستگای بەناوی تەدریس و بحوث لە بەغدا بەبێ ئاگاداری خۆی و بەبێ ئامادەبوونی خۆی لەو کۆبوونەوەدا ئەمە چی وای کرد کە ئەم زانایانە لە نێوان ئەم 3000 زانایەکە هەمویان وجودیان هەبوو لەو کۆبوونەوەدا ئەو هەڵدەبژێرن جەنابی مامۆستا لەو ئاستەیە بوو کە ئەگەر ناوی بهێنرایە کەس خۆی نەئەزانی کە یعنی خواخۆیان بۆ هەمووی مامۆستا ئەو بە قوتابیان قوڵ بکە لەبەرەوەی مامۆستا هیچ هەڵپەیەکی دنیایی نەبوو یعنی بەو معنای بڕوا ئەفەرمونون تەنانەت ئۆتۆمبیلیان بۆ ناردووە بە هەدیە لە سەردەمی ڕژێمی پێشووە مامۆستا قبوڵی نەکردووە تەنانەت یەک خانوویشی هەبوو لە بەغا کە بە قستی معاشەکەی کاتی خۆی وەریگرتە بوو هیچ هەڵپەیەکی دنیایی نەبوو تەنها و تەنها مەبەستی خوا بوو کاتێک کە ئەهاتە سەر ئەو بابەتانەی کێ مفتی بێ و کێ گەورە بێ کەس خۆی بۆ ئاستە ئەزانی خۆی با لە شانی جەنابی مامۆستا چونکە خوای پەروەردگار ئەو نەبەرزی کردووە خۆشی ئەوەندە مەکانەتی خۆی پاراستە بوو و ڕێزی لە ئیشەکەی خۆی گرتە بوو ناچار ئەبوون کەسانی دیکە کە هەر بگەڕێنەوە بە خزمەتی مامۆستا بەبێ ئاگاداری خۆی هەر خۆی مامۆستا و مفتی و گەورەی هەموو لایەک بێ مامۆستا عەبدولکەریم مودەڕیس کاک دکتۆر چه خزمەتێکی بە دۆزی کورد و بە ئەدەبیاتی کوردی کردەوە زۆر جار کە باز لە کەڵە پیاوەکان لە قایدەکان و لە زانای پایەبەرزەکان دەکرێت یەکسەر تەوژمێک بیر لەوە دەکاتەوە کە ئەمان چیان خزمەت کردووە بە دۆزی کورد مامۆستا زۆر نییە لە ناوماندا نەماوە بەڵام ئەو چه خزمەتێکی بە دۆزی نیشتیمانی ئێمە کردووە جەنابتان ئەزانن کە خزمەتکردن بە دۆزی ڕەوای میلەتێک تەنها یەکلایەنە نییە ڕاستە ئێمە لە ڕابردووە گەورە پیاوانی شۆڕشی کورد مەلا و شێخەکان بوون ئەو گومانی تیانە تەنانەت یەکەمین کەسێکیش کە خەڵکی فێری ئەوە کرد لە پێناوی میلەتەکەیان لە سێدارە بدرێ مەلایەکی وەکو قازی محەممەد بوو خزمەتکردنی میلەت لەوانەیە لە ڕووی سیاسیەوە ئەوە گومانی تیانە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەدەبیاتەوە لە ڕووی نووسینەوە لە ڕووی یعنی فەرهەنگ و ڕۆشنبیریەوە مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس ڕاستە نەبینراوە کە بۆ نمونە چەکێکی بەدەستەوە بێ وەکو پێشمەرگەیەک بەڵام قەڵەمێکی بەدەستەوە بووە لە پایتەختی سەرسەختترین ڕژێمی دژ بە کووردا خزمەتی میلەتی کوردی کردووە ئەگەر مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس نەبوایە ئەدەبیاتی کوردی ئەو باڵانسە بەرزەی ئەبوو ئەمڕۆ لەناو ئێمەدا باشە ڕاوەکردنی نالی و سالم و مەحوی و فەقیقاری هەمەوەندی و قسەکردن لەسەر کایە ئەدەبیەکان و شەرحکردنی دیوانی مەولەوی و عەقیدەکەی مەولەوی بە هەر سێ زمانی کوردی فارسی عەرەبی ئەمە خەرمانێکی ئێجگار گەورەیە بۆ میلەتێک بۆ مێژووی میلەتێک مامۆستا هات مێژووی گەورە پیاوانی کوردی نووسیەوە لە یادی مەردانە هەر لە مەولانا خالیدی نەقشبەندیەوە هەتاوەکو شێخە پایەبەرزەکانی کوردستان بنەماڵەی زانیارانی نووسی سولالە مبارەکەکانی ئەم کوردستانی هەمووی تۆمارکردنیەش بفەوتێ ئایا ئەمە خزمەتکردن نییە بە گەلی کورد ئێستا کورد ئەگەر شانازی بکە
بڵێ من خاوەنی ئەدەبم بۆچ ڕافەیە گەڕێتەوە ئەگەر بڵێ من خاوەنی مێژووی 200 ساڵ لەمەوە پێشم بۆچ کتێبێک گەڕێتەوە ئەگەر بڵێ من خاوەنی چەنەها بنەماڵی ناوداری ئەم میلەتەم کە خزمەتیان کردو بۆ چ کتێبێک گەڕێتەوە تەنانەت دواهەمین یەکێک لە دواهەمین کتێبەکانی مامۆستا کە پار ساڵ ئێمە لێکۆڵینەوەمان لەسەر کرد و بە چاپمانگەیاند کتێبێکە بە ناوی بناغەی ناوەکان مامۆستا هاتووە ناوی زۆربەی شوێنەکانی کوردستانی هێناوە کە ئەسڵەکەی بۆچی ئەگەڕێتەوە بە بۆچوونی خۆی وتێتی ئەم ناوە بۆ ئەمە ئەگەڕێتەوە مەسەڵەن قەڵادزێ پێنجوێن کەلار بۆ نمونە شارباژێر مامۆستا هاتووە خزمەتی بە ناوی میلەتەکەشی کردووە لەو پایتەختەی کەوا بڕیاری لە ناوچوونی کورد و قەت و عامی کوردی کردووە بەڵام بە بێدەنگی خزمەتێکی لە بابی ئەدەبەکەوە ئەدەبیاتەوە دەوترێت کە ئەگەر مامۆستا عەبدولکەریمی مودەریس نەبووایە بەڕاستی قەدری نالی مەحوی هەمەوەندی مەولەوی ئەوانە نەدەزاندرات ئەمە تا چەند ڕاستە ینی ئەو ڕاوانەی کە ئەو کردوون جگە لە مامۆستا عەبدولکەریم مودەریس کەسی دیکەش ئەم ڕاوەی بۆ شارەکانی ئەو کردو بۆی کە تێبگەین کە ئێمە چیمان هەیە لە ئەدەبیاتە بەڵێ بە دڵنیاییەوە تا مامۆستا مەلا عەبدولکەریم مودەریس دەستی نەدایە دیوانی مەولەوی پێشتر نەمان بیستووە کە کەسێک ڕاوەی مەولەوی کردبێ ڕاستە کە مامۆستا ڕەچەکەی شکاند خەڵکی تر هاتن قسەیان لەسەر کرد تا مامۆستا مەحوی کۆ نەکردەوە و ئەو ڕاوە جوانەی لە دیوانی مەحوی نەکرد خەڵکی تر نەهاتن لە دەلاقە و لە دەرگای مەحوی بدەن تا شعرە ناوازەکانی نالی شەرح نەکرد خەڵکێک نەهات بزانێ نالی بریتیە لە چی یعنی ئەگەر ئێستا تۆ تەماشای فەزیلەی مەولەوی بکەین لە عەقیدەی لە فەلسەفەی ئیسلامیە تا مامۆستا مەلا کەریم لە الوسیلە فی شەرح الفەضیلە شەرحی نەکرد کەس دەستی نەبرد بۆ ئەو کتێبەی بێ شەرحی بکا بۆمان کە بەڕاستی شاکارێکی ئێجگار مەزنی مەولەویە کە ئێمە لە بەشێکی خوێندنی باڵا لە ماستەرا کردمان بە مەنهەج بەشێکیمان کرد بە مەنهەج بۆ تەڵەبەکان ئەوە لە ئاستێکی بەرز و باڵادایە بەڵێ ئەگەر مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەریس نەبووایە بە ئاسانی ئەو بابەتانە ئەخرانە کتێبخانەی کوردیەوە هەر لە یادا شتەکەشیدا ئاماژی بەوە کردو ئەگەر ئەدەبیاتی کوردی نەبووایە لەوانێ من زوو تەمەنم ڕۆشتیانی وەفاتم کردایە ئەگەر بینە سەر تەفسیرەکەی تەفسیری نامی کە پێم وابێت لە حەو بەرەک پێک دێت ئەم تەفسیرەی چۆن چۆنی نووسیوە من ئێستش دەگەڕێنەوە کە باوکم چۆتە خزمەتی باسی لەوە دەکرد کە مامۆستا لەگەڵەوەی ئەگەر کێش و گرفتێکی هاوڵاتیانیشی چارەسەر بکردایە هەر بەردەوام بوو لە نووسینیانی لەگەڵ هەر نووسینیە کرد و کێش و گرفتی ئەو کەسانەشی چارەسەر دەکرد کە ئەهاتنە لای مامۆستا چۆن ژیانی خۆی تەرخان کرد بۆ ئەم تەفسیرە ئەو کاتێک کە ئێوە قوتابی بوون لای هەر لەو سەردەمەوە خەریکی ئەو تەفسیر یاخود ڕابردووتر مامۆستا ئەو تەفسیری تاوا کردو مامۆستا سەردەمی نووسینی یعنی ئەوەی کەوا کتێبەکانی بە چاپگەیاندوێت دوای 6 ساڵی تەمەنی کتێبەکانی زیاتر کەوتنە بەردیدەی خوێنەرانەوە بەڵام من خۆم لێم پرسی لەسەر دیوانی مەولەوی و مەحوی ئایا لە سلێمانی فەرمی نەخێر من هەر لە بیارەوە گەڵاڵی ئەو شتانم کردبوو شتم نووسی بوو لە سلێمانی دەستێکی ترم پێهێنا و پاگنووسێکم کرد و ئامادەی کردووە کە لەگەڵ خۆیان چۆتە کەرکووک و بەغا هەمووی ڕیزی گرتەوە بۆ چاپ مامۆستا مەلا عەبدولکەریم مودەریس تەفسیری نامی بۆ عامەی خەڵک نووسیوە وەکو خۆی فەرموویەتی من ئەمە شکا مامۆستا زۆر لە خەمی ئەوا بووە کە خەڵکی ئێمە بە زمانی کوردی فێر ببێت تەنانەت یەکەمین کەس بووە لە ساڵی سیەکانی سەدەی ڕابردوو کە بە زمانی کوردی وتاریشی خوێندوێتەوە بە ئەمری شێخ عەلادینی بیارە خاڵشی گرنگە مامۆستا کە تەفسیری نامی نووسیوە ڕاستە شێخ محەممەدی خاڵ لە سیەکانە چەند بەرگێکی نووسیوە بەڵام موفق نەبووە لە تەواوکردنیا بەهۆی سەرقاڵبوونی بە مەحاکیم و قەزاوەت و ئەو جۆرەشتانە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەریس نامی بۆ عامەی خەڵک نووسیوە بەڵام ئەگەر تەماشای مەواهیب الرەحمانی بکەین عەرەبیەکە بۆ تەبەقەی بەرزتر و زانایانی نووسیوە هەروەکو چۆن شەریعەتی پیرۆزی ئیسلامی نووسیوە بۆی عامەی خەڵک لە فقی شافعی تێبگا مەسەڵەن کەسێک خوێنەواری کێبێ هیچ نەوێ بزانێت چۆن دەست نوێژەگرێ خۆی بیخوێنێتەوە چۆن نوێژەکە چۆن زەکات دەدا چۆن حەج ئەکا مامۆستا ئەمە سەرەڕای ئەوەی لە خەمی زانستەکەیان بووە لە خەمی قورئانە بووە لە خەمی ئەوەشا بووە کە عامەی خەڵکی ئێمە و خەڵکە گشتیەکە بە زمانی کوردی لە شەریعەتی پیرۆزی ئیسلام تێبگا بەڕۆز دکتۆر عرفان ڕەشید قوتابی زانای پایەبەرز مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەریس ئەزیێتان کێشا بەخێر بێن دووبارە بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکرد لەگەڵ هاوکارم کاکازان تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بەخوای گەورە و مێرەبانتان دەسپێرین هەر شاد و کامەرا من بەخواتان دەسپێرین